وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە ئەم شەو تاوتوێگەکەین لە قسەکانە وەزیرە پێشمەرگە و هەروەها ڕووداوەکانە عێراق لەلایەنە کاک تاهای ڕەحمانیوە بە بەشدارکردنە لەم دیبەیتە. ئومیدوارم کە کاک تاها هیچ کێشێ و هەڵەیەکی تکنیکی نەوێ و بتوانێت بەشدار بێت لەم دیبەیتە. کاک تاها ئەگەر تەشریفتان هەست بێ زەحمەت کامێراکەتان بهەنێرن تا من بتوانم ئێوە وەربگرم. کاک تاها وەختتان وەخێر. وەختت بەخێر کاک پەیمانی عەزیز. سڵاو ڕێزمێ لە خزمەتتاندا وەک هەموو یاران و دۆستان. میدوارم کە مشکلێک پێش نێت ئێمە بتوانین بەردەوام بین لە کارەکانە خۆمان. فەرموو ئێمە لە قۆناغێکی مهمین و ئەم قۆناغ مهمە احتیاجی بە بەڕەسیکردن هەست و حوزورە جەنابەت دەتوانێت کۆمەک بکات لە تەرحە پرسیارگەلێکا کە ئەتوانێت لە ناوە شەقامەکان ئەم سەرزەمینە ئێمە بوێت. فەرموون کاک تاها. بەڵە زۆر سپاس. ئەوەی کە زەرورەتی ئەم گفتوگۆیە پێکەنا من بە زەرورم زانی کە ئەم شەو بێمە خزمەتتان و تەرحی چەند پرسیارێ بکەم. مەسئلەیەک بوو لەسەر خەتابەیەک و قسەهەیە کە ئاغای سەدر مەترەحی کرد، پاشان کاردانەوەیەک کە ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستان و چوونی وەزیری پێشمەرگە بە تایبەتی بۆ ئەمریکا و واشنگتن و لەوێەوە گفتوگویەک لەگەڵ ڕۆژنامەنووسان لەوێدا قسەیەک مەترح کراوە کە من بە زەرورم زانی هەم قسەکانی ئەوان لێ بدەین و هەم قسەکانی سەدریش و ئەو مەسئلەی کە سەدر مەترحی کردووە لە مۆردی عێراقەوە جەنابەت بتوانی جوابی پرسیارەکان بدەیتەوە بۆ ئەوی کە بەرچاوڕوونیەک بێ بۆ هەموو یاران و دۆستان. جا ئێستا نازانم ئەگەر بە زەروری دەزانن من لەسەر قسەکانی وەزیری پێشمەرگە لێ بدەم یا سەرەتا لەبارەی جریانی سەدرەوە ئێمە قسەکانمان پێشتەکی ئێوە ئەزانن ئێمە تەحلیلێکمان لە ئەوزاع عێراق کرد و لە دیبەیتی پێشووتریشا ئێعلاممان کرد کە ئێمە ئەرتەشە کوردان دروست ئەکەین و ئێمە ئەرتەشێک دروستەکەین بریتی لە تەمامە خەڵکان ئەم سەرزەمینە. هەر کەسێ هەر جۆرێک بتوانێت بەشێک لەم ئەرتەشە بێت، لە هێزە نظامی و گرتگە تا هێزە ئیتلاعاتی و لۆجستیکی تەمامە خەڵکە ئەم سەرزەمینە ئەرتەشە ئەم سەرزەمینە ئەبن و کارکردیان ئەبێ بە ژن و بە پیاوە، بە گەنج و بە پیرەوە. دوا بە دوای ئەم قسانەی کە ئێمە کردمان و تەحلیلگەلێک کە ئێمە کردمانی یەک سری ڕوودا و ڕوویداوە. یەکێکیان دیدارە بە پەلەکەی مەسعودی نابارزانی و پاڤڵە جەلالە حسامەدین بوو کە ڕیزە ئەو دیدارەیان دەرنەخست، بەڵام هەروە باس کردیاوە من کوردی واتانی و ئێژن بیستن کە باسە چۆنیەتیە پاراستنە خەڵکیان کردگە. لە هەمان کاتدا ئێمە ئێمڕۆ ئەوینین کەسێک بەناو وەزیرە پێشمەرگە ئەوەڵەن کۆنفرانسە مەتبوعاتی نییە، یعنی تۆ هیچ کار بەدەستێکی ئەمریکا لە کناریا نابینیت. لە ماڵێکە کە معلوم نییە ئەمریکاس یا ئوروپاس ئەتوانێ ئەمریکای شوێت بە معماری ماڵەکە لە ئەمریکا کاتوانێ ماڵێک بێت حتا لە هەرێمە کوردستانە، بەڵام بە سەبکە ئەمریکایی. 3 میکرۆفۆنە 3 شەبەکەیە پارتیان خستکەسە بەردەمی ئەگەر هەڵە نەبم.
بەو پێی کە داوای لە بردنەکەم بەو پێی کە بەیان سامی عەبدوڕەحمان لەوەیە دەبێت دەفتەری نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بێ لە ئەمریکا چونەوە خانمە نوێنەری حکوومەتی هەرێمە لە ئەمریکا. بەڵێ مەمنونم لە تەوزیحەکەی جەنابەت. ئەگەریش دقەتت کردبێ یەک دەنگ تێت، دەنگە یەک خەبەرنگار تێت، خەبەرنگارەکەیش نەهاتووە میکرۆفۆنەکەی لە دەست نەگرتووە، بەڵکو میکرۆفۆنەکەیان ناوتە بەردەمی و ئەو وێسیاگە و لە لای ڕاستی وە کەسێک بە لەباسە نظامی و وێسیاگە و لە لای چەپیەوە ژنێکی شوێسیاگە و ئەو قساکە. پرسیارەکان زۆر پرسیارگەلێکی تایبەتن. جا ئەگەر جەنابەت ئەو پرسیارانە لێ بدەیت ئێمە وردە وردە لەسەری باس ئەەکەین. قۆناغی ئێستای ئێمە قۆناغێکی یەکجار هەستیار و ئێمە لە پێچێکی گەورەی مێژووی داین. ئەگەر خوێندنەوەی دروستی بۆ نەکەین و هەڵسوکەوتی دروستی بۆ نەکەین، ئەم جارەیش دۆڕانێکی یەکجار قرس ئەەکەین کە لە ژێرە ئەم دۆڕانە قەت ڕاستابینەوە. هەر بۆیە فرە مهمە کە ئێمە بزانین کێ چۆن بازیەکە. جا فەرموو کاکە. یەکەم لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگەمە کاپشۆش لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ بەڵام بە پرسانی ئەمریکا چیان بێەوە بووە هیچ وشارێکی ئەمریکا هەیە بۆ ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە هەر پرسیاری دوو مچمەکەم لەسەر دروستکردنی لیوا هاوبەشەکان بۆ چی تا ئێستا لیوانە بە فعلی دروست نەبوون و بڵاوتانەوە کێشەکە چییە؟ کاکە ئەگەر ڕای گریت و جەنابەت پرسیارەکان دووپات کەیتەوە بۆ من و بۆ بینەران و بیسەران، ئەو جار گرنگی و دەستنیشانکردنە پرسیارەکان دەرەکەوێ. ئەم کابرا بێ هیچ مقدمەیەک یەکسەرە ڕواتە سەر ئەم پرسیارە. بەڵێ پرسیار لەوە دەکات کە لەسەر یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە خۆب ئەمە تۆزێک لۆس بۆ ئەم پرسیارە زیاتر لە بەلانی کەم 17 ساڵە ئەمن ئەم پرسیارە دەبیستم و یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە ئەو هێزانە بۆ یەک ناگرنەوە ئەو لیوا هاوبەشانە بۆ نابنە هاوبەش و ئەمە پرسیارێکە کە بەردەوام لێیان دەکرێت و ئەینە پرسیارەکە وێژە کاکە هێزەکانی پێشمەرگە بۆ یەک ناگرنەوە و پرسیارەکە لەسەر ضرورەتی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە نا ببوورە دەڵێ ئەمریکایەکان ئەم کارە ئەکەن یا خۆی ئێژێت. بزانە ئەوە مهمە کە ئەمە چۆن تەرحەکرێ، ئەم پرسیارە چۆن لەسەر ڕێخستنەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ بە پرسانی ئەمریکا چیان بێەوە بووە دروسە پێشمەرگە چیان بە ئێوە وتووە، یعنی ئەمریکایەکان وتویانە. بەڵێ هیچ گوشارێک هەیە لەلایەن ئەمریکاوە بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگە؟ زۆر باشە. خۆ لێ بدە با بڕوا ئێمە تێبگەین پرسیارەکە چییە. کەواتە ئەو کەسەی کە خەبەرنگارە و ڕۆژنامەوانە پرسیارەکەی ئەوەسە هێزەکانە ئەمریکا یعنی ئەمریکایەکان ببوورە لەسەر ڕێخستنەوەی هێزە پێشمەرگە چه فشارێکیان ئاوردگە. جا فەرموو. لەسەر دروستکردنی لیوا هاوبەشەکان بۆ چی تا ئێستا لیوان بە فعلی دروست نەبوون و بڵاوتانەوە کێشەکە چییە؟ خەلەلەکە چییە و ئەمریکا سەرمە چییە؟ پرسیاری دووەم لەسەر دروستکردنی لیوا هاوبەشەکان بۆچی ئەو لیوانە تا ئێستا یەک نەخراونەتەوە کێشەکە چیە؟ خەلەلەکە لەکوێدایەوە ئەمریکا لەسەر ئەمە چی دەڵێ؟ ئەمریکا چی دەڵێ؟ بڵێ ئیدامەی بدەین یا بەڵێ با بڕوات با جوابم ئاغا ببیسین تا ئاخر 3 دقیقەیە با قسەکانی بکات و ئێمە بە تەسەلی لەسەر بێگومان پرۆسەی ڕێفۆرمی هێزی پێشمەرگەی کوردستان ئەولەوێتی هەیە و گرنگی لە ڕادەبەدەری هەیە کە نەک بە تەنیا ئەمریکا هاوپەیمانەکانی تریشمان لەوەی کە بریتانیا یان ئەڵمانیا یان لە هۆڵەندا ئەمانەش و چەندین وڵاتی تریش پێداگری لە بگرە کاکە. ئۆکەی ئەمەی من بۆ تۆ تەفسیری کەم ئێژێت پرۆسەی ڕێفۆرمی هێزەکانی پێشمەرگە نەک بە تەنها ئەمریکا هاوپەیمانەکانی تریشمان بریتانیا، هۆلەند، ئەڵمانیا. بزانە ئەمە دیارە ئەم ڤیدۆ ساختەس و درۆ ئەکا وەزیرە پێشمەرگە.
کاتمان ئەگەر یەک لەحزە ئیجازەم بدەین من 4 مایەک لێوێ دەبینم هەر 4 مایەکی تەلەڤیزیۆنەکانی پارتین کەی 24 ڕووداوە کوردستان تیڤە ئەوەی کەشی نازانم چی هەمویان مشخصن تەلەڤیزیۆنایەکن کە پارتی منتەسبن بە پارتی. زارە کاکەتەها ئەم ڕێخستنە ڕۆژنامەوانیە درۆزنانە سەرتاپا درۆیە. بۆ درۆیە بزانە ئەم خەڵکی ئێمە وا گۆشکریاگە و وا فێرکریاگە کە ئێمە خۆمان حیچێک نییەین وەلێ چوون نۆکەرایەتیە جەهان بکەین جەهان بە پیرە ئێمەوە تێت چون ئێمە خۆمان حیچێک نییە. ئەگەر وەبیرت بێ ساڵە 1996 ئەو شەڕە ساختەیەی کە پارتی وێکێتی بەیکۆ کردیان و خەڵکیاندا بە کوشتە ئەمان ببن بە دەسەڵاتدار هەر لە کاخەسفیدا و هەر مادلین ئاربڕایت ئەمانەی ڕێخست بۆ تا ئەمانە لێو دوان نەیژن بە پارتیەکان وە بە پێشمەرگەکانیان کاکە ئێمە چۆن ئێژن تۆڵەی دایک و خوشک و براکانە ئێوە چۆن سێنینەوە وتیان ئەمریکا فشاری هاوردەگە بۆمان ئێمەی تر مەجبورین شەڕەکە ڕابگرین 36,000 نەفەریش بە قەوڵە خۆیان کوژیان. لە نەتیجە پارتیەکان و یەکێتیەکان ئەمە وەسا دوو بەگ یا دوو ئاغا بە یەک و شەڕەکەن نۆکەرەکان لە یەکتری ئەکوژن نۆکەرەکان لە یەکتری مۆڕ ئەوەنەوە بەڵام ئاغاکان لەگەڵ یەکتریا ڕێەکەون نۆکەرەکان دەستیان چووگە بە خوێنە یەکتری بەڵام ئاغاکان لەگەڵ یەکتریا ڕێەکەون. ئێستا ئەو خوێندنەوە وا ئێمە کردمان ئەگەر تەوەجود کرد بێت وە سرنجت دابێ هیچ کام لە میدیاکانە کوردەوارە داگیرکریاگە بن دەستە کۆرپۆریشنە عێراقی نەهاتنە سەری ڕێپۆرتاژێکی لێ دروستکەن پسپۆڕ و کەسایەتی تێگەیشتووی بۆ بانکەن و شرۆڤەی قسەکانە موختدا سەدر بکات هیچ کامیان لە کاتێکا من و تۆ ئەزانین ئەم تەلەڤیزیۆنانە ئەوەنە بەرنامەیان نییە بڕێکی فرە لە بەرنامەکانیان بە قسەی سەرشقام پڕەکەن دانەیە بە میکرۆفۆن و فرادەنە ناو شەقام تا کاورا ڕسمە خۆی بگرێت و خۆی بخاتە بەرە تەلەڤیزیۆن پرسیارە مەسە موختدا سەدر لە عێراق کانونە تەوەجوهی خەبەرنگاریە جەهان ڕۆژنامەوانی جەهان بۆچی گرنگی پێ نادرێت و بۆچی شرۆڤەی وتارەکەی ناکرێت. بزانە کاکەیان ئەمانە من پێشووتر بڕۆمە ناو ئەم بابەتە تو وەختی ئێژی وڵاتێک دموکراتیک بێت تا ئەم وڵاتە بربەرەکانی دەسەڵاتی تیا بێت هۆکەی ئەوە سەد دەسەڵات وەختی بربەرەکانی تیا بێت و لەناو دەسەڵاتە سیاسیە تو جدی لە بەرامبەر یەکتریا بێوسی وەکو چۆن لە پارلەمانە بریتانیا مەسەلەن دوو حیزبی کانسەرواتیڤ و حیزبی لەیبەر لە بەرامبەر یەکتریا بە فاصڵەی شمشێرزەنێک شمشێر وەشێنێک لە بەرامبەر یەکتریا بێسن لە یەکتری ئەدەن بۆ خاتری ئەوەسە هەرچی شتە بێتە دەرەوە تۆ لە ساحی سیاسیە دقیقەن ئەوەی لە دەسەتێت حیزبێکی تری پێ ئەخەسێنی کە بەرژەوەندی خەڵکی لێ تێتە دەرەوە تۆ بەری ساختەچێتی درۆزنیەتی بەری دزی بەری فەساد بەری هەموو شتێگەگری. بەڵام لە کوردەوارە ئێمە وا باوکریاگە کە سیاست وەسە بیزنسکردن وەسە کاسبیکردن ئێمە ناوێت یەکتری بڕۆخێنین با دەبێبی ڕۆخێنین دەبێت تۆ ئەو شەهامەتت هەبێ و ئەو مەچەکەت هەبێ کەس تۆ نەڕۆخێنیت تۆ نابێت لە کەنە چاوتاوێت تۆ نابێت دەسە پیسوێ تۆ نابێت سیاسەتەکانە هەڵەون ئەگەر هەڵەون خەڵک بۆ یەک پرۆسەی دموکراسی گەرەکە تا حیزبێ بە ناوی ئۆپۆزیسیۆن بتوانێت بدا لە تۆ و بتوانێت درۆکانە تۆ دەرخا دێ ئەمە وا نەکریا. ساحەی کوردەواری ئێمە بووگەس و جێگەی مشتێ حیزب وا لە گەندەڵیە بۆ یەکتری ڕاستیەوە ئەکەنەوە ئەم بە ئەو ئێژێ بەڕێز ئەم بە ئەو ئێژێ بەڕێز و هیچ کام لەمانە نازانم ڕخنە چیەوە خەڵکیش سەری گێش چووگە لە ڕخنە. ئەمە نوکتەی ئەوەڵە کەواتە لە کوردەوارە ئێمە هێزێکی ڕادیکاڵی کوردی هەناسەی خەڵک بوو کە بوایە و بیدایە لەمانە ڕاستی کردایەنەوە. ئەمە ڕخاڵە یەک خاڵە دوو هەبوونی ڕۆژنامەوانی سەربەخۆ کە داهاتی ژیانی بە گوێرەی کارگەرە گەورەیەک بەدەستبێنێت کە لە ڕێی میدیاوە خاتە بەردەستە خەڵکی یعنی ئەوانەی وا تەلەڤیزیۆنەکان نایژنی ئەو ئێژیتی ئەوانەی وا سیاسەتی تەلەڤیزیۆنە ڕسمیەکان نایژنی ئەو ئێژێتی لەگرا ئەوەی ڕوو ئەدات منفعەتی خەڵکی تایە. ئەگەر تاگرا تێگەیشتین ئێستا گەینە سەر ئەوەی کە ئەمانە هاتن و وتیان
وتیان ئێمە لە عێراقا پێویست ناکە خەڵکێکی کوردی قارەمانی بە کوردانەتی گۆشکراوی سەرزەمین دۆست دروستکەین. ئێمە ئەمریکا پاراستومانی، یاسای نێودەوڵەتی ئێمەی پاراستووە دەستوری عێراق ئێمە ئەپارێزێت. ئەمە تاکەی بۆیان چووە بەرەو تا ئەو کاتەی کە تاڵبان هات و ئەفغانستانی گرت و ئیاڵەتە متحدەی ئەمریکا، بریتانیا و هاوپەیمانانێک ئەمانە باسیەکەن دەرچوون وا دەرچوون وا خەڵکەکەی ئەفغانستان خۆی بە فڕۆکەکانەوە ئەوەسی ئەکەوتە خوارم لە ئاسمان. ئەوەنە بە فەزاحەت دەرچوون. کەواتە یاسای نێودەوڵەتی ئیاڵەتە متحدەی ئەمریکا هەر هەمووی بووە فت. ئیرادەی خەڵکی ئەفغانستان بووە فت. هیچ حکوومەتەکەی ئەشرەف غەنی لە ماوەی هەفتەیەکە تواوە و تاڵبان هاتوو. ئەمە زەنگە خەتەرێک بوو کە حکوومەتە فەشەلەکەی عێراق و حکوومەتە فەشەلەکەی ئێران و ئەمانە گشتی زیقیان کرد، بە تایبەتی ئەوانەی حکوومەتە هەرێن تەواو تۆقیان. بۆ چون بە خەڵکیان ئەوت ئێمە دەستور گەورەترین دەستکەوتێکە بە دەستمان هێناوە دوای ڕۆخان سەدام. ئەمانە ڕۆشنۆ حکوومەتیان بۆ عێراق دانیا، خزمەتیان بە ئەمریکا کرد. ئەمریکا نەیتوانی لە ڕێگەی پۆل بریمەرەوە عێراق کۆنتڕۆڵکە، نەیتوانی، لەبەرەوەی لێ ترازان. ئەمان ڕووینە یارمەتیە ئەمریکا کە عێراقی بۆ دروستکەنەوە. ئەمانە لە کاتی خۆیشیە بۆ لە 151 ئەم بەشە لە خاکی کوردەوارە کە بە ناوی بەشی خاکی کوردی ئیتنیشیە، هەر ئەمەشیاندا بەوان وتیان ئێمە بە دەستور و مادەی 140 ئەیگەڕێنینەوە. بزانە لە کاتێکا عێراق حکوومەتی نەبوو، فەلوجە تەقینەوە بوو، لە کەربەلا و نەجەف شەڕ بوو، لە بەسرە شەڕ بوو. ئەمانە نەیانتوانی 140 جێبەجێکەن، وا حکوومەتی عێراقی نەبوو، بەڵکو شەڕی سێکتاریستی لە عێراقا بوو. نەبوو، نەیانتوانی و نەیان کرد. چ جای ئەوەی کە لە عێراقا دەسەڵاتێکی بتەوی ناوەندی بێتە ئاراوە. تا ئەگراگەر تێگەیشتین ئێستا ئەزانین ئەمانە قەیرانیان وا لەکوێ. پس ئەمانە وتیان یاسای نێودەوڵەتی ئیاڵەتە متحدەی ئەمریکا و هاوپەیمانان هێزە تەحالوف. هاوپەیمان تەکە ئەوانە تەکە خۆیانە هاوپەیمانن، نەتەکە تۆوە. دقیقاً ئەو مەفهومی هاوپەیمانانە زۆر بەلامەوە گرنگە. کاک پێمان باسێکی لەسەر بکەی، لەسەر بنەمای ئەو هاوپەیمانیە چییە؟ ئەمانە چۆن هاوپەیمانن؟ بزان کاکە گیان، تۆ هەرچەندێکیش زۆرداربی لەم دنیا، وەختێ گەرەکتە کارێک بکەی، ئەگەر حەساب بۆ خەڵکی تر نەکەی، کارەکەت وە پێشۆ ناچێت. مەسەلەن ئەمریکا گەرێکی بێ بە تەنهایی حملە بکاتە عێراق، دەبێ هەمووی پارەی شەڕەکەی عێراق خۆی بیدات، هەموو هێزە نظامیەکە خۆی بیدات. بەڵام ئەمریکا و تەحملی هەموو بارێکی شکا. بەڵام ئەمریکا بۆ خاتری ئەمەی کە ئەوانەی ئەم جەهانە تیا ژیان ئەکەن لێی نەسڵەمێنەوە تێت ئەیکات بەڕیشی گشتیانەوە تەئیدیان لێ ئەسێنێ. ئێژێ بە فەڕەنسا تۆیش بێ بەشداری بکە 2000 سەرباز بەنێرە، ئێژێ بە ئەڵمان تۆیش بێ بەشداری بکە 3000 سەرباز بەهنێرە، پارەی شەڕی عێراقیش لە کوێیت و لە عەرەبستانی سعودی سێنێت. تاگرا تێگەیشتین؟ کەواتە تۆ ناتوانی وەکو پاشایە دەرە بەگەکانی دەوروبەرت نەبینی، چون لە شەڕەکە ئەتخەن، ئیشت بۆ ناکەن، کارت بۆ ناکەن. مەسەڵەن ساڵی 91 یاڵەتە متحدەی ئەمریکا کێشەی بوو لەگەڵ سیستمی جەوی هەوایی عێراقا، دفاعی هەوایی عێراقا. سارۆخەکان هینی میراژی فەڕەنسە بوون و هیچ هەواپەیەکی ئەمریکایی نەیەتوانی بڕۆتە سەر ئاسمانی بەغا. بدەنەتیجە فەڕەنسەویەکان بوون چۆنیەتی لە کارخستنی و سیستمیانەدا بە ئەمریکایەکان. تاگرا تێگەیشتین؟ خۆ ئێستا یاڵەتە متحدەی ئەمریکا کە عێراقی گرتگە، ئێستا پێویستیەسی عێراق ئیدارەکە یەکەم جار پۆربریمری هەنارد. پۆربریمر نەیتوانی هات پۆربریمر هەموو ڕەفیق حیزبیەکانی دەرکرد، یاسای دەرکرد، ئەرتەشی عێراقی بەتاڵ کرد و 300,000 کەس تەقینەوەکان دەسی پێ کرد. ئەوە بۆ پۆربریمر نەیتوانی بە پەلەپەل ڕۆیشتن. زالمای خەلیلزاد یان هەنار، زالمان خەلیلزاد کابرایەکی بێناوی بە ناوی نووری مالکی هاورد ناساندی بە جۆرج بۆش و جۆرج بۆش خۆی نووری مالکی پەروەردە کرد و فێری کرد چۆن حکوومەتداری کە.
داگرێت یەکیشتین ئەمانە کە ئێژن هاو پەیمانان تۆ نە ڕقەمی نە عەدەدی نە کەسێکی کەسێ لەسەر حساب بکە منزورم پارتی و یەکێتیە ئەگەر گەیشتین ئەمانە نە ئاڵمانن نە فەڕەنسەن نە سوئێدن ئالەوێ کە هەڵەگەڕێت و ئێژێ نەک بە تەنها ئەمریکا هاوپەیمانەکانی تریشمان بۆ تورکیەی هاوپەیمان بوون لەسەر چی هاوپەیمانتن بۆ ئێشێ هاوپەیمانێت تۆون دەخڵەن ئەو ئەمە گەرەکیانە وەهم خەڵکی کورد و وەهم ئەمانە کاریان ئەمە بوو ئەم خەڵکی کوردە بووە لە ناو فەساد تا تەجروبەیەک لە فەساد بە ناو ئیدارەی کوردی بەدەست ئەم خەڵکە بنێنێتەوە کاریان تەواو بێەوە بڕۆن بۆ ئیستە شرۆڤەی عێراق ناکەن لەبەر خاتی ئەوەی ئەگەر ئیمڕۆ بێن لە میدیاکانیان قسەکانی موقتەدا سەدەر لێ بدەن هەر ئیمڕۆ ڕاپەڕی دەست پێەکە هەر ئیمڕۆ دەست پێەکە ئۆکێ درست تاگرا تێگەیشتین بەڵێ هاوکات دەوڵەت ئێرانیش خەریکی ئیگنۆرکردنی مطلقە لەو بابەتەوە نەکرد ئەوان ئێگە تاگرا تێگەیشتین ئەوان خوێندنەوەی دروست ناکەن خوێندنەوەی دروست ئەمەسە ئیستا ئەمانە حکوومەتێکیان دانیان لەسەر ئیجماع سامزان وەکو ئەوی لوبنان هاتن عێراقیان کرد بە عەشیرە عێراقی وا لە ژێرە ڕەوایەتێکی سێکولاری ناسیۆنالیستی و بەتایبەتی ناسیۆنالیزم عەرەب دروست بوو و خەریک بوو بە قوارەی ناسیۆنالیزم عەرەب سەدام حوسێن ڕۆشتە بەرەوە شتێکی بەناو شیعە و سوننە نەبوو دەیبوو ئەمە لێو دووە ئەمریکایەکان و بە دیسکۆرسی ئێرانیەکان سوننە و شیعەیان لە عێراق دروست کرد ئەگەر تا ئێستا تێگەیشتین ئەم بەرادەرانە بەناو پارتی یەکێتی ئەیانوت ئەم دۆخی عێراقە قەت بەلایەکە ناکەن لە کاتێکا کە دەسەڵاتە مەرکەزی عێراق بە قووەت نەبووەمان قەت نایەتوانێت کەرکک تاگەرا تێگەیشتین دەی ئیستا بزانە تۆ هەموو جارێک ئێشێ بزانیت هەموو پەیمانێکی سیاسی تەوازن هێز ڕای ئەدرێت تەوازن هێز ڕای ئەدرێت ئەوە دیمان لە ئەفغانستان و ویڵاتە متحدەی ئەمریکا دەرچوو و ڕێکەوت لەگەڵ تاڵیبانە هەرەو تاڵیبانەی وا ئەمریکا پێی وت تێرویستە بۆ شەڕی تاڵیبانی کرد ئێستا لە عێراقا تۆ هەتایە لەسەر ئەوە ناتوانانی حساب بکەی کەس زۆردارتر لەوانی تر ناوێت کەس زۆردارتر لەوانی تر ناوێت بۆ تۆ ئەدوت سوننە ئیختلافی هەست شیعە ئیختلافی هەست شیعە ڕقێتی لە سوننە ڕقێتی لە شیعە ئێمەش لەم بینە تەڕاقیە دەکەین وای لەوت ئیستا دانەیەک ملحوڕیان بۆ پیا بووگە مەلایەکی شیعەس ئەم مەلا باوکی حەمەی سەدر یەکەم مەلای عێراق بوو دوای قڕون نوێژە جومعەی عێراقی بەرقەرار کرد شیعەکان نیان بوو نوێژی جومعە نەبوو تا زوهوورە ئیمام زەمان مەلاکانی تریش ئەیانوت نابێت ئەم نوێژە بکرێت وەکو ئایەتوڵا سیستانی سەدر بە پێچەوانە هەموویان چوو و نوێژە جومعەی کرد سەدر لەلایەنە سەدام وتیان کوژیا بە دوو کوڕیەوە ئەم ئاغای سەدرە ئامۆزای ئیمام موسای سەدریشە ئەم کوڕە بۆیە هەموو پەیڕەوەکانی باوکی و هەموو مقەلیدەکانی باوکی بۆ مایەوە ئەمە نوکتەیەوە ئەم پیاگە تەنیا کەسێکە لە عێراق هێزی و دەرکێشانی زۆر و بۆری خەڵکی هەست هەچ کەسی تر نیسی ئەم پیاگە لە پێگەی شیعەگەری لە عەلی خامنەئیش وا لەبەرترۆ عەلی خامنەئی کەس نایناسی عەلی خامنەئی گەر ڕەهبەرە ئێران نەوێت پێگەی عیلمی و ئایەتوڵاهی نییە مەرجع تەقلید نییە و زۆر کردیانە مەرجع تەقلید عەلی خامنەئی هیچ سابقەیەکی بنەماڵەیی وەکو بنەماڵەی سەدر نییە ئێرانیش عێراق نییە بۆ شیعەیان عێراق قەبری عەلی بن ئەبی تاڵب واتە قەبری حسین بن عەلی بن ئەبی تاڵبی واتە قەبرە ئیمام موسای کاظمی واتە قەبرە شێخ عەبدولقادر گەیلانی واتە وڵاتە عێراق خەیلی طریقەتی تەشەیعەوە و با بزانی کەربەلا و نەجەف بۆ شیعە لە مەکە و مەدینە زۆر مهمترە بۆی ئەوانەی وا
لە پشتە ئێرانیەکان حملەکەنە دینی ئیسلام حملەکەن بە مەکە و مەدینە قەت حملە ناکەن بە کەربەلا و نەجەف ئەگەر تا ئێستا تێگەیشتین موقتەدا سەدر پێگەیەکی زۆر بتەوی هەست با بینە سەر عێراق نە لە عەرەبستانە سەعودی نە لە ئێران فەقیرتر نییە زۆریش تەواوەتر عەرەبستانە سەعودی 2 ملیۆن بۆشکە لەو دەفرۆشێت عێراق 7 ملیۆن بۆشکە لەو دەفرۆشێت وە بە پێچەوانە خەڵکە عێراق هەم شەڕکەفترە هەم هێزێکی دڕترە ئەوانەی عەرەبستانە سەعودی بە چەقانەیە ئەگیرێن پس تۆیشی وەزنەکە دروست ئێستا یەک ئەتفاق کەوتگە سەدر هەروە کە لە قسەکانی هەمیەتی ئێژێ شەڕەتە کە گەندەڵین لە جەیش المەهدی دەست پێ کرد کەواتە ئەو ئەگەر لە جەیش المەهدی دەستی پێکردێت وەستانەوە لە بەرامبەر گەندەڵی بە قەوڵ خۆی لەگەڵ شیعەکانە دەست پێکا یعنی یەکەم جار شیعەکان و ڕقیبە شیعەکان ئەخەسێنی تا لە ناو شیعەکانە پاکە کەس خۆی ئەو جار سوننەکان تێن لە ژێرە دەسە زۆرینەیە شیعە ئیتاعەتە ئەم ئەکەن ئیستا موقتەدا سەدر لە بەرامبەر سوننەکانە نەویسیان لە بەرامبەر شیعەکانە نویسیان و شیعەکان جاری ناکەن جریانە دەوڵەتە قانون جاری ناکەن چوارچێوی هەواهەنگی کاری ناکەن مشتێ فاسدن نە پێگەی ئەویان هەست نە قودرەتە ئەویان هەست و نە هێزە ئەویان هەست ئیستا موقتەدا سەدر بە گەردەنکەشی پارلەمانی عێراقی تەعتیل کردە خەتابەکەیشی ناڕواتە خەتابی ئینقلابیژم ئینقلابی نییە بەحسە ئینقلاب و دیموکراسی پێکەواتە و ئەم نەتیجە لە حزورە خەڵکی لە خیابانە ئاوێنێتەوە باسیەکە کارتەکە خۆش بازیەکە ئەمانە ناتوانن بە هیچ شێوەیەک شکات بکەن لە ئاغای سەدر کەسێک ئەمڕۆ پارلەمانی عێراقی بەستگە و سەدر ئێژێ دەموچاوە تکراریەکان ئیتر نایەن و فاسدەکان ئیتر نایەن و کەسێک خۆی سوال نەکە سەدر چکارە زەم قسەکە چکارەس ڕەحبەر عێراق نەخست وەزیرە عێراقە سەدر چکارەس پۆستی ئیجرایی سەدر چی ئێژێ کەسانی تر ناتوانین بگەڕێنەوە ئالەگران نیشانەدا سەدر لە خۆی قودرەت ئەوێنێت هێز ئەوێنێت مەردم ئەوێنێت نیروی چەکدار ئەوێنێت پوڵ ئەوێنێت ئەگەر تا ئێستا تێگەیشتین ئاغای موقتەدا سەدر تا ئەم دەقیقە وا هاتکە و بە ئاشورا ئێژی ئاشورای ئیسلاح مطمئن وە لە خۆیان ئەو هێزە ئەوێنێت مەگەر موقتەدا سەدر بکوژن یا مەگەر موقتەدا سەدر درۆزەی بێت ئەنا ئەم ڕەوەندە ئەم دەستی پێکردگە تەواو عێراق ناگەڕێتەوە دوای گیرانە پارلەمان تەواو کەسە سەیاسە سیاسی وا بە حب و بغض و قسە ناکا بەڵکو تەحلیل واقعیەتە سیاسی ئەکا وا پلاندانی وا ئەیخوێنێتەوە و خۆی بۆ تەیار ئەکا مثالێکت بۆ لێ بەم ئیسرائیل ئێژێ من لە هەر کوێیەکە تەهدید ببینم لە نوتفە خەفەی ئەەکەم ناوەیسێ پەلاماری بن هەموو دکتۆری ئەمنیەتی دنیاواسە تەهدیدەکان کە ئەبینێت خۆی بۆ تەیارەکە ئەگەر تۆ سەرۆکێکی دروستی وڵاتی بیت یا تۆ سیاسەتمەدارێکی گەورەی هەموو تەهدیدەکان نەخوێنیتەوە تەهدید موقتەدا سەدر وا لەبرا زۆر تەهدیدێکی جدیە و تهديدێکی بالفعلە و خەریکە بالفعلێتەوە ئێستا بە داستانەکە بێژین ئاغای موقتەدا سەدر حتمما یاسای عێراق بۆڕی حتمما بەڵێ 100% مردمیشی واتەکە خەڵکە عێراق لە فەساد لە گەندەڵی لە نەبوونە خەدەمات شەکەت بووە شەڕە سوننەکانی شتە کە شیعەکان کریاگە و تەواو بوو شیعەکان بە عنوانە ئەکسەریەت لە عێراق قبوڵ کریان تاگرا تێگەیشتی حتمما سەدر خۆی ملی و ئەکاتەوە خۆیشی ملیۆ کردگەسەوە ئالەگرا ئەمێنێتەوە حکوومەتە هەرێ موقتەدا سەدر تەحمل حکوومەتە هەرێم ناکات لەوانەیە بازی سیاسیان تەکاکە ئەوانیش تا دەقیقەینەوەت بە خەڵکەکە هیچێنێژن ناگەهان دەرچن و بێژن خواهڵی ناگرێ ئەمریکا خیانەتی کرد ئێمان هاوپەیمانان خیانەتی کرد ئەمانە عادەتیانە دائیمەن ئێژن ئێمە کە زۆرین شکست خواردن بۆن قسانەکەن چون ئەمانە وەنە ئینسانێکی دز دائیمەن ئەناوەن تا هەمیشی دەزیکە تۆژۆکەی ئەمانە دائیمەن ئەزانن خۆیان هێزیان چون نە ئیدئۆلۆژیان بووگە وەنە دەسەڵات نە چوارچێوێکیان بووگە
کەواتە چارە کەس ناکەن و خەڵکەکەیش فاس دەکەن لە دەقیقینەوە دیشا دەرەچن پاساو ئەبێ بەچی کەس دۆس و کورد بێ باوکە هیچ کەس بێش دەبێ چیاکە دۆسە کوردیە ئەم پاساوە خەیانەتە دنیای بەسەر مردمە کەوتۆکات یەک نەفەر نایژێ ئەی تۆ چۆن ئیدعاکەی ڕەجوڵە سیاسیت ئەی تۆ چۆن ئیدعاکەی ڕەهبەری ئەی تۆ چۆن ناتوانانی تهدیدەکان خوێنی تۆ چۆن ناتوانانی بخوێنی تاگرا تێگەیشتین کاکتەها کادا ئەمە ساختە ئێمە هاتین ئاخر سادوتی کاتێکیان عێراق تازە ناگەڕێت و دواوە ئەم ئیجماع گەنەوەیە تەواو پارتی و یەکێتیش تێ ئەقوچێنن لەم ڕۆژانە دەرەچن خەڵکی کوردەوە با کۆچەکەی ئاشبەتاڵ تکرار نەبێت با ئەنفالەکان تکرار نەبێت با هەڵەبجەی تۆقی و تکرار نەبێتەوە با نەوەدویەکە تەزیر تکرار نەبێتەوە با سیویەکە ئاو تکرار نەبێتەوە با شەنگال و تۆپەکەی مەخمور وا هەولێری پێچۆڵکردن تا مەسعود بارزانی بە پەلەپەل داوا بکە قاسمە سولەیمانی فریای کەوێت ئەو قەرزەشمان بە ملۆکەوت بە شەرمەزاری تکرار نەبێتەوە با نەمایشە پێکەنی ناویە سەر شۆڕکەرەکەی کەرکووک وا ژنەکانی کەرکووک یەخەیان ئەگەر بە پارتی و یەکێتی هەڵمێن و هەڵب وەڵە هەڵە هاتن تکرار نەبێتەوە ئێمە هیچ باوەڕێکمان بەمانە نییە و بەهێزەکانیشیان نییە بۆیە خەڵکی کوردەوار ئێشێ ئەرتشی کوردان دروستکات دوا بە دوایان قسە دوای ئەوەی کە کڵاب هاوس و دیبیتمان بۆ کرد بە پەلە پاڤڵ و مەسعود یەکتریان چاو پێکەوت دوای تەحلیلەکانی ئێمە ئێستا بە پەلەش وەزیرە پێشمەرگە لە نەماویشێکی مزەورانە دەرئەخەن واتە ئەوە خۆمان ئیرادەمان نییە ئامریکا و هاوپەیمانان پێمان پێشن خۆتان بکەنە هێزە ملی تۆ خۆ دەکەیتە هێزە ملیەکی تۆ هێزە ملی ئەرتەشە عێراقی ملی کوێ کاکەن هێزە پێشمەرگە بزانە هێزە ملی تعریفێکی لە ناسیۆنالیزم هەست چوارچێوەیەکی کۆنکرێتی قەڵەمڕەوی دیارە سنوورەکانە ئەم ملیە کوردتانە وا لەکوێ وە قەوڵە خۆتان وا لە چیای مەخمور وا لە دەستانەوە هێزە ملیە پێشمەرگەی کورد چیەکە ئەڕوات و ئەم ئیعلامیە ئەداتە دەرەوە ئێژێ تا مەخمور خاکە کوردستانەوە وا لە داگیرکاریە ئەیگرێت و کاکە تۆ هیچ تعبیرێک لە خۆت هەست تا بێژی هێزی دروست ئەەکەم هێزی ملی بەچی دروستەکەی ئەمانە گەرەکیانە نەمایشی ڕێکخستنی هێز بکەن تا بەر بە ئەرتشی کوردان بگرن تێگەیشتین کاکەیان بەڵێ دەقیقەن بۆ کەسێک کە ئەدەبیاتی سەروەری بزانێ بۆ کەسێک کە ئیرادەی قودرەتی هەبێت خودی ئەم قسانە لە گۆشەیەکی ئاوە خەڵوەتدا بم ئەدەبیاتە مەفعولانەیە خۆی دەری دەخات کە ئەمانە کاملن خەریکن درۆ دەکەن هاوپەیمانانیشان لە پشت نییە و ئەمە بازیەکی خۆیانە کە مەسعود و بابوسوڵ احتمالاً ڕێکیان خست بێت بۆ ئەوەی بڵێن هەین قودرەتمان هەیە مەترسن هەتا دەقەی ئاخر بە فەرمایشی جەنابەت کەیتر بۆی دەردەچن کاکە تۆ لە کەرکووک لەبیرە نییە خەڵکیانە هاوڵە بەناو شەقام پیرەژنی وا کڵاشی کۆفیاندا بوو بەدەستیان ئەیان و با بێن و شەڕ ئەکەین و بە لەبیرێتێ هەتا دەقیقەیەوەت ئەو خەڵکیانە گەشت کردو فویان تێکرد لە پڕێکا هەڵاتن لەبیرێتێ لۆ دوای زمانیان کیلۆمتری درێژ خەڵکەکەی کەرکووکیش لە فراغ و لە خەفەت و خەڵکەکەی دروست قۆرماتوتان لەبیرە خەڵکەکەی خانەقەیمتان لەبیرە بە تف و بە شەق کەوتە شوێنە یاروانی یەکێتی لەبیرتانە دقیقەن گەرەکیانە وا بە خەڵکەکە بکەن دیسان تێقوچێنن و دەرچن لە دقیقەینەوەدا بە خەڵک بێژن هیچ مەکەن خەڵک بگرن تا عێراق بێتەوە کاریانە مەسەر بەڵێ ئێمە بەوردی ئاگادارین فەرماندەکانی پێشمەرگە هیچ ئامادەگیەکیان نییە خۆیان دانێن پێداناوە کە ئامادەگی ئەویان نییە کە شەڕ بکەن هیچ کەس شەڕ ناکە هەر ئەم قسانەی ئەماغا دەری دەخات وەختێ تۆ دەڵێ هێزی ملی ئەم هێزی ملیە دەبێنە خیابانەکانی هەولێر سلێمانی خۆی نیشان بدات ئەگەر هێزی ملیە چون ملت ئەو خەڵکەیە کە لە خیابانەکانی سلێمانی و هەولێر موجودە نەک لە کوڵەسوچێکی ئەمریکا معلوم نییە ئەم ئاغای هێزی پێشمەرگەیە چۆن بە شەو ڕۆژە گەیشتە ئەمریکا و زاناغەگیان ئەو ئێژێت ئامریکایەکان فشاریان بۆ ئێوە هاورد بگە
ئەمانە فشارە خەڵکە تۆ قەرارە بوویتە هێزە ملی کێ ئەم مردمە ئەمریکا بۆچی فشار بە تۆ بینی تۆ هێزی ئەمریکا کێتە ئەمریکا بۆچی یەشێ داوا بکانە تۆ هێزە ملی دروستکەی بۆ لەبەرەوەی چەک و پوڵەکانمان بێت تۆ سەیری کە ئەم ئەقڵی خەڵکیانە چۆن فاسد کرد ئەمانە گەرەکیانە ئەم خەڵکە لەم فەسادە ئەقڵە بێرن تا لی بخۆنی خەڵکەکە دیسانە وەکو 91 لێ بێ خەڵکەکە ڕەو کات و لە ترسی تاڵانکاری و خواردن و کوشتن و بڕین خەڵکەکە هەڵبێت بەڵام بە خەڵکەکە مێژن با نەشێوێ با نەزانێت تا تووشی ئەبێت لۆ دوایژین خۆچی بکەین و ئەمریکا خیانەتی کرد و ئەمریکا وتی تا دەقیقەینەوە یارمەتیتان ئەین و نەیاندا چیەکەی مەسەڵەن ئەمریکا کێشیتە دادگەی لاهان ناتوانێت هۆنە هیچێ ناتوانێت بکە یەکەی وەکەکەی ئەشرەف غەنی و خەڵکی ئەفغانستان و کابول وایان بە خەڵکی ئەفغانستان کرد خەسیە کابرا بە نەعلۆ هات کابولی گرت فیشەکێکی نەتەقان کابولی گرت ئەمانە دیسانەوە گەرەکیانە وا بە خەڵکی کوردکەن خەڵک بگەوجێنن بە نەمایشی تەلەڤیزیۆنی ئەمانە هەموو شتێکیان نەمایشە شانۆکە وەکو شانۆی ڕسانێبەکەیان وەکو شانۆی کەرکووکیان وەکو شانۆی شەڕەکەی داعشیان و ئاراسی شێخجەنوی هات لەو دوا دۆناڵد ترامپیش وتی ئەمانە بەز ڕسمیانە گرت ئێمە لەسەرەوە بە هاوپەیمان لێمانەدا ئەمان بەز ڕسمیان نەخۆت سەڵفیانە گرت ئێمە خەڵکی خۆمان جارێکی تر بێدفاع ناکەین خەڵک ئێمەی و ئێمە ورد و درسمان چەک ئەگرینە دەسەوە ئەوەی بتوانێت خۆراک دروستکە ئەوەی بتوانێت خەبەری بێنێت ئەوەی بتوانێت سەیارەی لێ بخۆێت ئەوەی بتوانێت لە بەشی لۆجستیکا بێت تا بەشی ئەسکەری دەبێت لە ئەرتشی کوردانە ببێت ئێمە تەواو ئەو قۆناغە تەواو پارتی و یەکێتی شەرعیەتیان لەم سەرزەمینە بۆ دفاع لەم خەڵکە نەماگە نێسیان قەتیش دفاعیان لەم خەڵکە نەکردە ئێمە دفاع لە خۆمانەکەین و دەبێت خۆمان هێزە خۆمان ڕێ بخەین و تەمامی ئیمکاناتەکان کەوێتە دەسە خۆمان هیچ باوەڕێک بە پارتی یەکێتی نییە هیچ باوەڕێک بە هیچ حیزبێک لە سەرزەمینە ئێمە نییە هەمووی ئەم حیزبانە ساختن هەمووی ئەم حیزبانەی ساختە چی درۆزن هاوکار بوون لە فەساد لەم کۆمەڵگای ئێمە بۆیە ئێمە ئێشەی هێزە خۆمان دروستکەین جات کاک تا ئەتوانی بەردەوام بیت یا لێ بدەیت یا با بڕۆینە سەرە ئەوەی کە ئەمانە چۆن بە پەنەپەن زیقیان کردە دەستیان کەشف بوێت ئەمانە قەرارە خەڵک ڕابگرن خەڵک بۆستێ خبکە لە پڕێکا تە بەنەمرە سەر خەڵکەکە ڕا دەرچێت و ماڵی بخورێت و لێ بکوژرێت و بتۆقێت و دیسانەوە ئاوارەی تورکیە و ئێران بوێتەوە لێدوە ئەمانیش بڕۆنە ئەوروپا دانیشن بۆیە هەر لە سەرەتاوە دزیان ئەکرد ئێستا ژیانێکی شاهانەیان بۆ خۆیان لە ئەوروپا دروست کردووە و لێو دوایش پێ ئەکەن و قاقا لێ ئەدەن بە ڕیشە کورد تەوەجۆ کرد لە پشتی پاساوی ئەوەی کە ئەمریکا خیانەتی پێمان کرد هاوپەیمانان خیانەتیان پێمان کرد وەکو ئەوانەی حکوومەتەکەی ئەشرەف غەنی دەیبوو بچی تێگەیشتین ئەمە هەمووی نەمایشە ئەوەش درۆست ئەو فیلمە تەزویرە گەرە کێسی بەر بە ئێمە بگرێت بە ئێمەی خەڵکی کورد بگرێت کە ئەرتەش دروستکەین نایەوێت ئێمە دیفاع و پاراستنی خۆمان ناینە دەسە پارتی یەکێتی نایدەین تەواو بوو عێراق گۆڕیا تەواو عێراق ناگەڕێتەوە دوای پێش لە داخستنە پارلەمان تەواو فەرموو پێشمەرگەی کوردستان بێ بە هێزێکی نیزامی کوردستانین بۆ ئەبێتە دەخولاتی سیاسی کەم کرێتەوە چونکە ئەمە ڕێگە ڕاستەکەی بۆ ئەوەی کە هەم ئەوان لە بەرامبەر بەرەو پێشچوونی پرۆسەی چاکسازیە هاوکاری پشتیوانەکانیان زیاترەکە هەم لە هەر خاو کەمتەرخەمیەکە لە بەربردن و بەرەو پێشچوونی پرۆسەی چاکسازی کاریگەری زۆر خراپی ئەبێ لەسەر هاوکاری پشتیوانەکانی ئەوە ئێژێ زەرورەتی دانانە ئەرتش کوردی چییە؟ ڕێخستنە هێزانە چییە؟ بۆ ئەوەی هاوپەیمانەکان پارەمان پێبن. کورە کاکە تۆ وڵاتە لە ژێر داگیرکاریە وایتە ژێر تەهدیدێکی جدی شەڕە ناوخۆییە. کاورا بزانە بە چ زمانێتی کەم خەڵکە قسەکە. ئەمریکا پۆڵمان پێ نادا ئەگەر لەگەڵ یەکتری یاڕی نەکەوی. ئەمریکا بۆ چیزی تۆ ڕێکەوی؟ بۆ درۆ ئەەکەی؟
کاک تاها ئەمانە ئەوەنە خەتابی کوردانەی مەردانەیان نییە، ئەوەنە فاسدە مێشکیان، دائیمەن مێشکیان ها بەلای پڵۆ پارە هەموو شتێکیان بە پارە ڕێخی. کاکە لەگرا نە گیان فیداکردن، نە خاک، نە خۆشەویستی خەڵکەکە، نە کەرامەتی خوات، نە شکۆ و شەوکەتە کورد ئەسڵ مهم نییە، ئەسڵەن موجود نییە. ئەڵەی ئێمە بە مەڕووماڵات ئەوێنن. ئەمریکا ئێشێ بێت ئەرتەشە ملی بۆ کورد دروستکا بۆ تا ئەوەی پارەیان پێبا دێتخواوە قسەس. یعنی ئێمە دەبێ هێزی پێشمەرگە بکەینە هێزێکی کوردستانی تا ئەمریکا بێ پارەمان پێ بدایە. یعنی ئەم هێزی پێشمەرگەیە کە 100 ساڵە ئیدەوانە ئیدعا دەکەن تاکو ئەمڕۆکە کوردستانی نەبووە، زمانە دەبێتە کوردستانی کە ئەمانە یەکی بخەن تێکەڵان بکەن ئەمریکا بێ پارەکەی بداین دەبێت هێز پێشمەرگەی کوردستانی. یعنی واقعاً ئەو قسانە کاکەمان من ێوارە جۆم دەدا ئینسان هەز بە تەوهین دەکات، هەز دەکات زنێوت پێ دەدەن، هەز دەکەی کەرامەتت دەشکێنن. ناو پێ دەڵێ ژنراڵەکانی ئەمریکا لە تۆ کوردترن. دەقیقەن ئەوان کوردن تۆ نافامی کورد چییە، بۆی ئەوان ئەفامن تۆ ئێشە ئەرتەشی ملیت بێت، نە هێزی سکتاریستی حیزبی. ئەوان ئەفامن تۆ نافامی. کاکە هیچ پاساوی نارێت و نە ئێژی ئێمە وای لە ژێرە خەتەرا، نە ئێژی ماڵ و بڵک گیانە خەڵق ئێمە وا لە ژێری خەتەرا، نە ئێژی گەورەیە کورد وا لە ژێری خەتە حەکی نایژی. ئەمریکا پارەمان پێ نەدا. ئەگەر یەکی نەخێنەوە ئەمریکا پارەکە نادا و پەیمانان لێمان قبوڵ ناکە. کاکە تاها شەڕ گەنفیایی گەرەکە، خۆشەویستی گەرەکە. گەرە کەسی تۆ خەڵکەکەت خۆش بوێت، ژن و کەنیشک و مناڵەکەی خۆتت خۆش بوێت، نەت گەرەک بێت بیانیەک بێت دەست بە سەریانە بکێشێت، نەت گەرەک بێت شکۆت بشکێ لە بەرامبەر ژنەکەدا. کاکەیان ئەمانە ئەم ئەدەبیاتە تێ ناکەن، ئەمانە خەڵیکن خەڵک بە پوڵ گۆش ئەکەن، پوڵ بە پارە. عزیزم لە هەموو جێگەیەکی دنیا تۆ سرودی نەتەوەییت هەست، تۆ هەیە بەرنامەت هەست، ئەو خوێنە تێتە کۆڵ. ئەمانە هیچ خوێنە نایەرنە کۆڵێژن. تۆ دەی تۆ کابرایەکوی هەر بە بیری پارەویت کوا لە بیری دیفاعکردن نەخۆتی. دەرەچی لەکوێی دنیا خەڵک وا پەروەردەکەن. ئەمە ئەزانەی خەریکە بە تۆ چیێژی کاک تاهاوە خەڵکی کوردەوە. خوێندنەوەکەی ئێمە زۆر دروستە، هەر دروستکردنی ئەم فیلمە و ئەم شانۆگەریە کە ئەیکەن یعنی خوێندنەوەکەی ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ دروستە. عێراق ترازاوە تەواو و ئەمانیشە جێی تێڵن ئەڕۆن تەواو. ئەمە ڕەتفعلێ کە ئەیکەن ئەمە بە تۆ ئێژێ خوێندنەوەکە دروستە، ئەمانە جێی تێڵن ئەڕۆن عێراق و گۆڕا. گەرەکیانە ئێمە ڕابگرین بمان خەڵەتێنین، ئێمە هێزی خۆمان دروست نەکەین، ڕێک نەخرین، فەرماندەهیەکان نەدۆزینەوە، کوڕە قارەمانەکان و فەرماندە گەورەکان و ژنراڵەکانی ناوی خەڵک نەدۆزینەوە بیان هێنین و بیانکەین بە ژنراڵە ئەرتەشە کورد، ئەرتەشە ملی کەسایەتی کورد دروستیەکان، نەحی جەریانە سیاسیەک، نەحی جەریانە سیاسیەک. ئەمریکا بۆ من و تۆ ئەرتەش دروست ناکات. ئەمریکا هێزە مشەخۆرە خۆی دروستەکە، هێزێک سیکەی من و تۆوین لە گیان و کەرامەت و خۆمان پارێزگاری دەکەین. فەرموو کاکە. بەڵێ ئەلبەتە بە ئەترافی خودی ئەمریکایەکان ئەو پوڵی کە ئەمریکایدا بە هێزی پێشمەرگە بەشێکی ئەدزن، یعنی تەنانەت لە پوڵی نۆکەریەکەش ڕەحم ناکە. پرۆسەی چاچازی بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی منهەجی بە بەرنامە نەبڕاتە پێشەوانەیە کاریگەری خراپی لەسەر هاوکاری پشتیوانەکانی ئەمریکا بە تایبەتی کە پشتیوانی سەرچیە لە پڕچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە دەبێت. بۆیە ئێمەش لێرە لەگەڵیانە قسەمان لەسەرەوە کردووە کە خۆشیان بە چای خۆیاندی ویانە کە لە ماوەی بەس بەکاربوونی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستانە و لە وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری تیمی وەزارەتی پێشمەرگە توانیمانە هەنگاوی باش بڵێن کە ئەمە جێی دڵخۆشی ئەوان بووە و پشتگیریان کردوین بۆ ئەوەی ئەم هەنگاوانە یەک دەقیقە ڕایگرە. خانمێک خەریکە کامنتە نووسێ زاهرن خەبەرنەگار
خانم ماریا سلێمانی ئەگەر پێتان خۆشە ئێوەیش لەم دیبەیتە بەشدار بن ئێوەیش تەشریف بێرن و قسەکانە خۆتان و ئەوانەی کە ئێوە حەزەرتان داگە و لەسەری قسەتان کرد بگەت بفەرموون. ماریا خانم ئەگەر هەن ئەتوانن داوای کامێرا بکەن شەرایطەکەتان گونجاوە توانن بەشداری بکەن لەم دیبەیتە. ئێمە ئەتوانین هەر کەسێک ڕاوبۆچوونی هەست لەسەر دروستکردنی هێزی ئەرتەشی کوردان لەم دیبەیتە وەریگرین و ئەتوانێت بێت ڕاوبۆچوونی نیشتمانی و کوردانەی خۆی بدات. هەر کەس گەرە کێسی وە خۆی لە خۆی یاشان و شەوکەتێکی کوردی و کوردانە ئەبینێت. فەرموو کاکتا. بەڵێ بەدەخۆ من دیبێت من کامنتەکان نابین و کاکەمان هاوکاری تیمی وەزارەتی پێشمەرگە توانیمانە هەنگاوی باش بڵێن کە ئەمە جێی دڵخۆشی ئەوان بووە و پشتگیریان کردوین بۆ ئەوەی ئەم هەنگاوانە هەنگاوی گەورەتر بوو. ئەڵێ هەنگاوەکانمان لە وەزارەتی پێشمەرگە جێی دڵخۆشی ئەوان بووە، ناڵێ جێی دڵخۆشی خەڵکی کورد بووە. ئەم ئەرتشە قەرارە ئەرتشی خەڵکە کورد بێ، ئەرتشێکی پارێزەرە ئەم خەڵکەوێت تا ئەم خەڵکە ئاسوودە لە ماڵا بخەوێ و ئەوە ڕیا ژیانێکی سەخت ببن. کاکە ئێژێ ئامریکا خیاڵ ڕاهاتوێ. بەڵێ بەڵێ ئەمانە ئەوەنە مێشکی خەڵکیان فاسد کردە وەکو مێشکە فاسدەکەی خۆیان تا ئێمە بە قەوڵە خۆیان هەر شۆک ببین، شۆک لەسەر شۆک لەسەر شۆک. ئیستا تو ئەزانی بۆ قسەکانی موقتەدا سەدر شرۆڤە ناکەن، بۆ نایکەن. ئیستا من و تۆ قسانە شرۆڤەکەین بزانی موقتەدا سەدر چی وت. بەڵێ 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 قەتعەن بە شرۆڤەکردنی قسەکانی موقتەدا سەدر ئاستی حماقەت و ئاستی نۆکەری و ڕەعیەتبوونی خۆیان دەردەکەوێت. لە وەزارەتی پێشمەرگە بە هاوکاری کاکە یەک دەقیقە عەفو توانیمانە هەنگاوی باش ئەگەر قسەکانی موقتەدا سەدر بە عەرەبی لێ ئەدەی با ئێمە داوا بکەین بزانین عەرەبیزانێکی باش کێ هەست بێتە ناوە دیبەیتەکەوە تەرجەمەی کاتەوە. ئەگەر کەسێک هەست عەرەبیزانی باش تکایە بێت، بەڵام عەرەبیزانی باش بێت. یا تو تەرجمەکەیت هەیە کاکتا؟ نەوەڵە تەرجمەکەیم نییە. من ئەگەر یاران تەرجمەیان لەلایە بۆم بنێرن قسەکانی شەردا بنێن یاران من کێشە نییە، مهم نییە. ئێمە هەر ئەوەنەی خۆمان عەرەبی تێگەین ئەتوانین تۆزێکی بێژین. فەرموو کاکە. دڵخۆشی ئەوان بووە و پشتگیریان کردوین بۆ ئەوەی ئەم هەنگاوانە هەنگاوی گەورەتر و فراوانتر و جێگیرتری بەدوایە بێت کە لە نەتیجەیە هێزێکی نیزامی کوردستانیمان هەبێت کە هێزی هەموو خەڵکی کوردستان بێت، نەک هێزی حیزبەکان. جاری دووەم بەسەر لیوە هاوبەشەکان بۆچی دروست ئێستا تێگەیشتین کاکتا ببوورە. کاکتا ئێستا تێگەیشتین هێز کوردستانی ئینشاءالله بە ئیرادەی ئەمریکا کە پارەکانمان پێدات هێزی کوردستانی بۆ خەڵکی کوردستان دروستەکەی. درست کاکتەها بڕۆ بگەڕێ لە هیچ کوێی دنیا وڵاتێ و مردمێ لە ژێری تەهدیدی نابودیاوێت وا باسی هێز و ئەرتەش و سنوور و خاک و مردم و ئەمنیەتی مردمی خۆی ناکەن. ئەڵێ ئەمانە مزورن، ئەڵێ بەکری گیراون، ئەڵێ نۆکە دەرماوە ئاغایەکن، ئاغاکەمان وچوێتی دەبێ ڕێکەنی تا پارەتان پێبین. یعنی ئینسان دڵی تەنگە بێ بۆ ئەم خەڵکە، دڵی تەنگە بێ بۆ خۆی کە ئەو خەڵکە بەدبەختەی ئێمە بە قسەی چێ گەوجەکرێت. گەل نییە ئەوەندەی ئێمە خوێنی دابێت، بەڵام قەت بە ئەندازەی خوێنێک کە دامان دەستکەوتمان بەدەست نهێنا، هەرچێکمان بەدەست نهێنا، هەر زام کەوتە سەر زام، زام کەوتە سەر زام. ئێستا وا خەڵکی کورد بڕیاری داگە ئەرتەشە کوردان دروستکە ئەمانە خەریکن خەڵکەکە ساردەوەکەنەوە، خەڵکەکە ڕائەگرن ڕای ئەگرن تا تەب بەنە سەر خەڵکەکە. دەی ئێستا مەشایە ورد و درسی خەڵک مسلح کریایە، دەرگای تەقەمەنی خانەکان
و جبهەی شەڕەکان بکرێتەوە بدرێت نەگەوان نەکردو پرۆژه یاسا دەبەنە پەرلەمان خەڵک لە سلا لە خەڵک بکردنەوە چ خەڵک چەکن بەڵێ خۆی ئەمریکا پشتیوانە و سەختێکی زۆریشی و هەوڵێکی زۆریشی لەگەڵ عێراقدا داوە بۆ ئەوەی ئەم لیوایانە هەرچی زووترە بچنە ئەو بۆشایە ئەمنی کە لە نێوان سوپا و هێزی پێشمەرگەیە هەیە بۆی ئەرچی خۆیان بەسەرکەوتووی جێبەجێکەن و بتوانن جوڵەی ئێستا تێگەیشتن کاکە بێستە کورە ئەمە ئەرتشە کوردستان نییە ئەمە ئەرتشی عێراقە گەرەکیانە هێزە پێشمەرگە ئیدغام کەنە ناوە هێزە عێراق وا ئێژی تروانیە تێکەڵیکەن لەگەڵ هێزە عێراق وانیە ئەرتشە وەتەنی عێراق دروستکەن دێ دەستان خۆش بێ ماندوو نەبن ئەی کەی خۆتان ئەڕۆن خۆتان کەی ئەڕۆن کەی هەواپەیما خصوصیەکانتان تایبەتەکانە خۆتان فڕۆکەکانتان ئەفڕێ و ئەڕۆن بەرەو کوێ ئەڕۆن سویسرا خۆشە یا ئەمریکا بەرەو کوێ ئەڕۆن ئەمریکا ئەتو هەر باسی ئەمریکا کە قەت باسی ئیرادەی گەر ناکە باسی تەهدیدەکان سەر ئێمە ناکە باسی مەترسیەکانی سەر ئێمە ناکە باسی ئەمریکاکە ئەمریکا وا دەڵێ و ئەمریکا وا ناڵێ و ئەمریکا کورە تۆ مەگەر باسە هێزە مەگەر پاراستنە ئێمە ئەمنیەتە ئێمە نییە تۆ دروستەکە تو بۆ باسی ئێمە ناکەی بۆ باسی ئەمریکاکەی واقعاً مەترسیەکانی گروپی ترۆریست داعش لەو ناوچەیە ڕاگرن بەڵام خۆتان نەزانن لە عێراقا هەر ئیشێک کە دێتە پێشەوە بۆ چارەسەکردن دەیان گرفتی بۆ دروست دەکرێت چەندین داوایان کردووە ئێمە هەمومان جێبەجێ کردووە بە چاوەڕوانیمان نامێت ئومێدم وایە ئەبێ ئێتر کارەکانی جێبەجێ کرابێ سەر و ئەوەی ئەوان پێویستیان بۆ ئەوەی ئەوان داوایان کردووە ئێمە هەموویمان کاک پێمان واقعاً ئەمە دەبێتە حاڵی ئینسان خراپ دەکات ئەوەی ئەوان پێویستیان بۆ ئەوەی ئەوان داوایان کردو ئێمە هەموو شتێکمان جێبەجێ کردووە هەر بەنۆکەری نامانگرن و بە پیاومان نازانن و هەرچی دەڵێن ئێمە دەیکەین و چی بکەین و لەوە زیاتر چمان لە دەست نایە و یعنی ئینسان بەڕاستی لە کەسێک کە بەخۆی دەڵێ وەزیری پێشمەرگە کە ئێستا مەدەبوو خەتابەکانی ئاگرین بووە لە ئاستی ژنەراڵێکی گەورەدا دەرکەوت بە ئێرادەی ئەم خەڵکەی بجوڵان بایە ئێستا دەبوو باسی لە قارەمانەتی خەڵک کردبایە باسی لە قارەمانەتی ئەم هێزی پێشمەرگەیە کردبایە بیک بە ئەم هێزی پێشمەرگەیە ئیجازە نادا ئەمە ئیرادەی کوردە ئەمە ئیرادەی خەڵکە ئەمە هیچ ئەمریکا و ئێمە چی دەڵێن ئێمە دەیکەین و شەڕواڵەکانیشماندا دەکەنین ئەوانە هەر لێمان قبول ناکەن حەچی دەکەین نازانین چ بکەین یعنی ئینسان ئەو حاڵەتێکی بەڕاستی حسێکی قێزەون حسێکی مەفعولانە حسێکی تێکشکاوی پێت دەست دەدا نازانی نەمایشێ بێژن هێزەکانمان تێکەڵ کرد و هێزەکانمان بوو بە ئەرتەشی کوردستان و ئیتر هێزی حیزبی نەماگە بۆ تا بەربگرن بە دروستکردنی ئەرتەشە کوردان و ئەرتەشێک کە خەڵک خەریکە دروستیەکە بۆ حتا ئەو دقیقە هیچ مقاومەتی لە بەرامبەری داگیرکاری و هاتنەوەیە دەوڵەتە عێراقی ئەمجار بە دەسەڵاتی موقتەدا سەدر نەوێت نابێت مقاومەیە بوێت مقاومە چییە؟ خەڵکەکە ئێشەیە هەڵبێت ماڵ و مناڵی لەبین چێت ڕەوەکەی 91مان بەسەر بێت ماڵمان تاڵان بکرێت بکوژرین تا ئەو جار دەستی موقتەدا سەدر ماچکەین کە ئەتوانێت لێمان ببورێت کە ئەتوانێت ئەمنیەتمان بۆ گەڕێنێتەوە ئەڕووی دەستی ماچەکەین ئەمانە خەریکن ئەم نەمایشە دەنە من نەمایشە ئەم قسانی وەزیری پێشمەرگە هەمووی شانۆیە نەمایش یعنی شانۆ هەمووی شانۆیە شانۆیەکی درۆزنانە خاڵینانە فەرموو کاکە بەڵێ کاک پێمان ئەوەی کە خەڵک ضرورە بیزانێ بە بڕوای من جارە ئەوەڵەن موقتەدا سەدر بەپێی هەر ئەو دەستورە کاک پێمان توانایی منحەلکردنی ئەم هێزی پێشمەرگەیە هەیە یعنی بە قانون دەتوانێت ئەمە بکات چونکە بەپێی قانونی دەوڵەتی عێراقی
هێزی پێشمەرگە بەشێکە لە ئەرتەشی عێراقی و دەبێت منحل بێتە نێو ئەرتەشی عێراقیەوە ینی ئەمەی کە تا ئەوڕۆکە موجودە غیری قانونیە هێزی میلیشیاییە و ئەو دەتوانێت هەر بەپێی دەستور غیری قانونی ئەعلامی کات و بەعنوانی هێزی ترۆر و هێزی میلیشیا لە قەڵەمی بدات. بێسە بام پرسیارێ لە تۆ بکەم کاکتا ئێستا مقتدا سەدر لە یاسای عێراقا نەیوت کە خوبڕۆن مەجلس نەواب یا پارلەمان بگرن وت کێسی نەخێر دێ ئەگەر یاسای عێراق نەیوت کە مقتدا سەدر چۆن ئەم کاراکە ئێستا من وەڵامە دەدەمەوە بە هێزە خەڵکە سڤیل دموکراسی تعبیر لە ئیرادەی خەڵکەکە ئێژێ یاسا ئیرادەی خەڵکی تیا دەرەکەفێ وەختی خۆی خەڵک بێتە ناو خیابان مؤسسەیە بگرێت حاکمیت ناتوانێت بڕوا پەلامارە خەڵک باوە بیان کوژێ ناتوانێت بیکات هەموو ئیدعاکەی باتڵە ئەو یاسای عێراقە پیرۆزە تا زمانی خەڵق قبوڵیانە خەڵک کە هاتن بە پێچەوانەی یاسا عەمەڵیان کرد هیچ مەرجعی لە خەڵک سەرتر نییە تایسەتی لێشنی مقتدا سەدر بە شانۆی خەڵک هاوردنە ناوە شەقام خەریکە عێراق ئەگۆڕێ و ئەیگۆڕێت درستە کاک پێمە جەنابەت ئەگەر فەرمایشاتێک هەیە بیفەرموو من دەبێت لەگەڵ یاران هەماهەنگ کەم قسەکانی سەدرم لەلایەن نییە دەنگی شت خراپ بوو کاکتەها ئەڵبەتە وەڵا نازانم دەنگم هەیە ئێستا دەنگت کەس بووە ئێستا چۆنەکایش دەنگت کەس بوو کە کاکە با من قسەکانە خۆم بکەم خەڵکی کوردەوار حکوومەتە هەرێم کاتەکەی تەواو بوو ئەمانە کاتی لەسەر دەور بوون بۆیە ئەو هەموو دزی و فەسادەیانە کرد کاریشیان ئەوە بوو بیری ئازادی بیری کوردانە لە ناوە ئێوە بکوژن کاریان ئەوە بوو ئێمە بخەسێنن و سەڕمانکەن لەگەڵ ئەمریکا ئەم کارەیان کرد ئێستا تەوازۆنی هێز لە عێراق گۆڕاوە و عێراق ناگەڕێتەوە دوای پێش لە گرتنی پارلەمان مقتدا سەدر وتی هەموو دەموچاوەکانە کۆنە فاسد ئیتر ناگەڕێنەوە یعنی شیعەکان کەسی ئێشێ لە خۆی سوال کات مقتدا سەدر کێس کەم قساکە مقتدا سەدر خۆی لە چوارچێوەی ڕەهبەرێکی گەورەی عێراقیە ئەبینێتەوە و پێی وایە ئەو توانەی هەست بۆ هەسی دوو خاڵی هەست خاڵی یەکەم مقتدا سەدر ئیدئۆلۆژی تەشەیوعی هەست و پەرداختە کریاگە درستە هاوکات کە ئەتوانێت عێراق مرکزە جەهانە تەشەیوع بێت مقتدا سەدر پێگەی شەخسی ئاینیە خۆی لە عەلی خامنەئی و لە سیستانیش گەورەترە سیستانی ناوێت تەکیا دەرکەفێ عەلی خامنەئیش ناوێت تەکیا دەرکەفێ مەلای شیعەس عەرەب زوانە لە بنەماڵەیەکی گەورەی ڕۆحانیەتی شیعەس افتخارە کارنامەی شەڕەتەکە ئیاڵەتی متحیدەی ئەمریکای هەست افتخارە شەڕەتەکە دەوڵەتە دەستکردە ئەمریکای هەست مقتدا سەدریش ئێستا پەرچەمی شەڕەتەکە گەندەڵی و فەسادا گرتگە لە بین بردنە خوێن ڕشتن و شەڕە فەرقەی و سەکتی گرتگە و لە شیعەکان و دەسی پێکردگە مەموریەتە کاتیە پارتی یەکێتی تەواو بووگە بۆیە ئەمانە لە توو لە ئەم ساڵانە هەموو شتێکی سەرزەمینی کوردەواریان فرۆشت شەرەف و کەرامەتی ئینسانەکانیشیان فرۆشت کردیان بە پارە بۆ ئەوان وا هەمیشە برسین پارە هەموو شتێکە شکۆ بۆ ئەوان معنای نییە چون ئەوان قەت کورد نەبوون و کوردیش نین هەروە کە حەفتاکان بەجێیان هێشتین و بە ئاسات و ئەوانەی وا پێشمەرگە بوون بڕێکیان خۆیان کوشت و بڕێکیان چوو بە خیفەتەوە سەرشۆڕیەوە ژیانیان کرد هەروە کە لە ئەنفالەکانە بیانویان دروست کرد و خەڵکیان پێگواستەوە و لادێکانیان پێنابوتکردن هەروە کە لە هەڵەبجا خەڵکیان گەمارۆدا
بە درۆ بە خەڵکیان وت لە شارەکە دەرمەچن ئەڕۆین سلێمانی ئەگرین خۆیان پردەکەی زەڵمیان تەقاندەوە جەماعەتی حەمەی حاجی مەحموود پردەکەی زەڵمی تەقاند و تۆپەکانی ئێران هەر کەسێک دەرئەچوو لە هەڵەبجە لە جادەکەی زەڵمە ئەیان کوشت یەک سەربازی ئێرانی بەرەو سلێمانی نەچوو بەرەو کەرکووک نەچوو خەڵکی هەڵەبجە تا کیمیایی بکەن لە سەریانە خەڵکەکە بتۆقێ خەڵکیان تۆقاند بەرەی کوردستانی لەگەڵ پاسداری ئێرانیە ئەسکەری عێراقی یەک فیشەکی نەتەقاند هیچ هێزێکی نەگواستەوە بەرە ئێران بەڵام فاوی گرت جەزیرەی مەجنونی گرت هەموو هێزەکەی عێراق و قواتە عێراق لە جنوب بوو بەڵام ئێران نهاتە پێشەوە هەر ئەمانە واوتیان هاتکین ئازادتان کەین خەڵکیان ئازاد نەکرد خەڵکیان ڕاگرت خەڵک مخاومەت نەکا و بیان کوژن کاریان ئەمە بوو ئێمە متمانەی هەڵسەنگاندن نەکراومان بۆ پێکردن نەما وتمانەمانە قەومی من کەس و کارە ئێمە درۆ ناکەن نەمانزانی خائینە درۆزنە پیاوکوژە خۆفرۆشە بێوجودە بێوجدانە ساڵە 91 بەر لە هەموو کەسێتیان قوچاند و دەرچوون ملیۆن خەڵک بە بەتانی تەڕ و لەژێر سەقفە نایلۆنە زوقم بردنی وە ساڵە 91 تەزی و لەبیرە کەس ناچێت وە بەرچاوتان شنگالیان چۆڵ کرد وە بەرچاوتان هەنێ داعش پێپەتی لە تۆپەکەیانە لە مەخمور وایان کرد خەڵکە هەولێر دەرچوو تا قاسم سولەیمانیان بانگ لێ کرد قاسم سولەیمانی بیان پارێزێت ئێستەیشە منەتی سپای پاسداران و دەوڵەتی ئێرانی ها بە بنمان وا مەسعود بارزانی وە پەنەپەن نامەی هەنات بوو بەرگە قاسم سولەیمان باوکە قاسم سولەیمان ئێمە لە کەرکووک دیمان چ نەمایشێکیان کرد لە بیرتان دێ شانۆگەریەکانە کەرکووک بڕۆن جارێکی تر ئارشیڤەکەی ڕوودا و لێ بدەنەوە پیرەژنی فەقیریانە هاورد کڵاشینکۆفیانەدا بەدەسی و ئەیان و نایدەین خاکە خۆمانە نەهەیدەین لە پڕێکە هەر درۆیان کرد لە پڕێکا دەرچوون وتیان خیانەتمان لێ کردیا کەس نەیزانی چێ کردی چۆن کردی بۆ کردی بۆ ئەمان 20,000یان لێ نەکوژریا بۆ زرێڤانەکانە پارتی 20یان لێ نەکوژریا ئەمەش من تێڕازەکە ئاشەو بیلا مقاومەیان کرد چاریان نەکردن دی چارمان نەکردەوە دەرچوون بەڵێ دوێنێ کەسێک کوێتی دەنگە خراپە کاپتا بڕۆ دەرو بێرۆ دەنگە خراپە تەلەفۆنت بۆ هاتکە تەلەفۆنەکە خراپ ئێمە دیمان ئەمانە لە هەموو جێگەیەکا خەڵکی کوردیان بەجێهێشت ئەها پێکاکاییەکان لە کوردەواریدا پیاگلای دەوڵەتە سووریە 2 ملیۆن کوردیان دەرکرد خاکەکەیان کرد بە عەلەوی تورکەمەن و عەلەوی عەرەب مە ئاخێ خۆ بەرنادەی وە درۆ ئێستا پەرچەمەکەی بەشار ئەسەدیان دانیاگە گشتیان هێزە ئستەخباراتی بەشار ئەسەد و هێزە ئستەخباراتیە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکین تا کورد لەبین بوون ئمڕۆوە پەرچەمەکانە بەشار ئەسەد بەسەر کوبانی و قامشلو و شەنەی تێت و ئەڕوا کەس پرسیاریان لێ ناکات بۆ واتان بەم خەڵکە کرد ئەرێ نوێنەرانە ئستەخباراتە سووری و ئێرانی و تورکی بۆ واتان بەم خەڵکە کرد ئەم خەڵکە ڕەوی کرد و دەرچوو ئێستەیش حکوومەتە فەشەلەکەی هەرێمیان تەواو بووگە خەڵکینە تا دەقیقەینەوە ڕامان ئەگرن تا خۆمان ڕێک نەخەین تا ئەو ئیمکانات و چەک و پارە و پولەی کە هەسمان بکەوێتەوە بەردەسە هێزە ئینقلابیە عێراق ڕاپەڕی و لە بەرامبەر فەساد و گەندەڵیە ئێمەش دڵمان ساردکەینەوە چون خۆمان هیچ هێزێکمان نەوگە ئەوە نەمان مەراق خواردگە لە خوامان بێ موقتەدا سەدر و هێزەکەی موقتەدا سەدر بێت و بمانگرێ و نەجاتمان با بەدەست ئەمانە نەخێر ئێمە وا ناکەین ئێمە کزۆڵ نییەین ئێمە خەڵکی داتەپی و نییەین ئێمە خەڵکی تاکوتەریان نییەین ئێمە یەکتری ئەگرین ئێمە دەست لە ناو دەستی یەکتریدا ئەنین لە ناو ئەم سەرزەمینە پڕە لە کەسانێک کە عەسکەریان کردوێت
لەناو ئەم سەرزەمینە پڕە لە فەرماندەی گەورەوە بێزی نەهات کە بڕواتە دەوروبەری ئەمانە تێتەناوە ئەرتشە کوردان و ئەرتشە کوردان دروست ئەکا ئەو ئەبێ بە ژنراڵ ئەو ئەبێ بە فەرماندە ئەم خەڵکە ورد و درسی ئەم ئەرتشە دروزەکە ئەگەر گەرەکمان بێ جارێکی تر ئەوەی بەسەرمان هات سەدپات نەبێتەوە ناکەوینە داوە ئەم شانە و گەریە ئەم گشتە درۆ و توڕ هاتەوە ئەمانەیکەن حەج کام لەمانە تەحلیلێکی دروستی ڕەجولێکی سیاسیتان بۆ ناکات ڕەجولە سیاسی ترسەکانی بەردەمی کۆمەلگا و وڵاتەکەی سەد قات گەورەتر ئەکاتەوە نەک چکۆنەی کاتەوە نەک چکۆنێک کاتەوە حیچێنیەن و دانیشن و ئامین و سەلیمن و بابا ئەمریکا هەزوو مەکەن و مەکەن و وانییە تەهدیدی دنیامان لەسەرە تەهدید لەسەر گیان و ماڵوانە بۆ درۆەکەن بەخێر بێت و کاک تا هیوا دەرم کاکە دەمە خراپە و بۆ واسە وەڵای نازانم هیچ دەنگم نییە ئێستا دەنگە زۆر کەزە کاکتا نازانم و کارچێکا پەیمەنداوەلی بنێت مۆبایلەکە تەلەفۆنت پێ کردووە وای پێاتکە دەبێ ڕیستاردی کەی تۆ کاکتا ئێستا جێبەجێ کەواتە ئێمە دیمان ئەم نەمایشە کە ئەیکەن و ئەم شانۆگەریە کە ئەیکەن بۆ ئەوەسە ئێمە هیچ نەکەین و باوەڕیان پێ بکەین باوەڕیان بکەین و هەمووی دەسەڵاتی خۆمان بسپێرینە دەسە ئەوانە من نازانم ئەو دیبەیتە خەلەلی چییە دەنگ خراپە و خەڵک دەنگ نابیسێت ئێمە هەین و ئەم تریبونە ئێمە هەین و بەز ئەم میدیا وە کڵاب هاوس ئەو دەنگە بگێڕن بە ناوە خەڵکی با بزانن ئەوانەی وا مشەخۆرە پارتی و یەکێتی تەواو بوو مشەخۆری ئەوەنە خۆتان شەرمەزار بکەن تەواو بوو ڕوڕەشیتان بێنێتەوە تەواو بە حەیاتی عێراق ناگەڕێتەوە عێراقەکەی جاران ناگەڕێتەوە سازان و سازان مقتەدا سەدر هاتگە ڕەحبەریەتە عێراق بگرێ ئەمڕۆوێت بەیانیوێت ئەیگرێت مقتەدا سەدرێک کە توانی گێسی پارلەمانە عێراق داخات و هیچ کەسێ لە بەرامبەریان نەتوانێت هیچ کارێک بکات هەموو مەبەستەکانی تریشی جێبەجێکات کاکتا ئومیدوارم ئەو جارە دەنگت بێت سلااو ڕزمێ نازانم کاکشێن دەنگ باشە کاک پەیمان نەخێر دەنگت کزاوە وەڵای ڕستارتیشم کردەوە نازانم و کاچ ئەگەر تۆزێ بەرسەر قسە بکەی بەشکو لە خزمەتتان وڵات تا بکرێت بەرزتۆ دەکەم بەڵام دەنگی ئەم کابرایە کە بڵاو دەکەمەوە مشکلەکە ئەوەیە ئەگەر لێ بدە کاکە دەنگی لێ بە أيها الشعب العراقي الحبيب بكل طوائفه وأعراقه وأقلياته وانتماءاته وأديانه وعقائده وأفكاره وتوجهاته مهما كانت
وادس بيكا أيها الشعب الحبيب العراقي بتمام أقوام أديان بيروكي جوراوجو دي إستا أغاية مقتدى صدر لقالب الرهبريكا كتواني هس وخريكة خطابك ملي أدات حمو خلق عراق أخاطب برا بردنگ خطاب خوي بيحي جاوازيك بهبوني جاوازي زمان دين آئين أفكار هر همويان أم أي خاطب بردنگ خوي أيها شعب الحبيب العراقي قشتي وت استأم بو خلقي عراق ساكا كسيك والا بيقيد صلاته كسيك قدرتي هس وبعنوان الرهبري قريك خوي درخات خليك قساكا بو خلقي عراق بس إما ديمان لقرا مقتدى صدر وكو الرهبر الشيعية وكو الرهبر التيار الصدر قسناكا وكو الرهبر عراق قساكا زور مهمة استا نك أوي كم مردم يبزان إما قساكين إيجين إما يعني قشتي مردم إما ناجين إما الرهبرين وقدرتك مان هسو إما مثلا أم خطابة هزننا وأم حزبانا كم إيبا شرفي كردستان يعني إما مردم نين إما يتخلق نين إما حزب فرة مهمة بارتين لقرا الصدر وكو الرهبري كي نك حزبي نك تياري نك فرقي بلكو الرهبري كي ملي عراقي قساكا أو زور مهمة تو على قراءة فامي أم كاورا رهبر فرقي نية وخوينا نويني خوي وكو الرهبر عراق نويني وبردنگا كيشي همو خلق عراق بجن وببيا وبعرب وبسني وبتركمن وبآسوري وبهمو يانو بأتيستو بإسلامي وبشيوعي هر همو يانا أفكاري شتيخات ليه بدك لا يوهمونكم أن ما يحدث من ثورة هو صراع على السلطة. إيش من أقرب دروس ترجمة كماوا أو جوريك تي أقرب عربي نازل بلام إيش أو وهم ليتها ندى كإما خليكين انقلاب أكين ثورة أكين دي أما استراعي ده صلاتني والصراع عن سلطة وصراعي ده صلاة من أراد يعني لا يسحبن ثلاث يعني كشي كرسيش ما نية أم كاري إما أيكين نا انقلاب أكين نا كشي كرسية زور مهمة بدو قساء ضلي 76 نائبا تشحيين من البرلمان كلا ليس صراع. على زور مهمة بقساء زاني بويكا من للدروي هيز عراق نيم قدرة عراق نيم من وامنا وقدرة عراق خم انقلاب بر عليه خمناك أولية أجر وابوايا من حفتاوسي نرم لمجلس النواب العراقي نيكيشاه نرو إذا تو أفامي بولا سرتاوى يجي أما الثورانية من خسورنا كمر عليكم من حزبية كمم من خدد صلاة عراقا بلكو من إصلاح أكام من باخوان ما باخ استهاتقم أوي جاينا خالص هالي تشيشا وقالك وابي جيت ستيقن بو إجي أما الصورانية يعني خوي لدى صلاة جينا كاتو لا ده صلاة منا ده صلاة شي هيكل الدولة هيكل الدولة فرقك على قلب بوست الرئاسة سروك وزيران بوست رئيس جمهوري هيكل الدولة من هيكل دولة عراق دولة عراق ستاموكا والله فرق على السلطة فإنني إلى الآن لم أقرر الخوض في الانتخابات الجديدة من عدمها، وإن أسقط النظام المحاصصاتي الحالي فرجوعي سابقا إلى الانتخابات ما كان إلا من أجل سن قانون ضروري ضد التطبيع، وقد وفقنا الله تعالى لذلك
ولله الحمد. وبعد أن حصلنا على أكبر كتلة وأردنا الأغلبية الوطنية فعرقلتها الدعاوي الكيدية. وليس الصراع صراعا بين أشخاص كما يحاولون تبيان ذلك لكم، فلست ممن يعادي أحدا على الإطلاق، وإن كان يريد قتلي كما في التسريبات الأخيرة. لەگران نوکتەیەکی تریش ئشارە پێکا ئشارە بەوە ئەکات کە نوری مالیکی کابرایەکی ڕۆژنامەوانی عەرەب دەنگەکانی بڵاو کردو کە باسی ئەوەی ئەکرد ئەم مقتەدا سەدرە ئەمریکایی و ئیسرائیلیە و ئێشێ بکوژرێت. ئێستا ئەم ئێژێت ئەم کارانەی ئێمە ئەیکەین کێشەی شەخسی نییە، من کێشەی شەخسیم تەکە ئەم شیعانە نییە، وەکو کێ وەکو قەیس خەزعەلی و وەکو نوری مالکی و وەکو حەیدەر عیبادی و وەکو ئەوانەی کەوانە چوارچێوەی قانون و چوارچێوەی هاواهەنگیا و دەوڵەتە قانون. من هیچ کێشەی شەخسیم نییە، ئەم کارانە بۆ ئەوە ناکەم لە گیان خۆم ترساوم. من ئەم کارانە بۆ ئەکەم بۆ ئیسلاحیکەم لە بەرامبەر فەسادا وێسان ئەیکەم. ملیۆ لە قسەکانیان دەریەخە. ئێستا هەموو بربەستێکی بەستۆ کەواتە من خۆم دەوڵەتم. ئەمە یەک. من انقلاب بەر عەلەیه خۆم ناکەم. ئەمە دوو. بڕیاری بەشداریکردن لە پارلەمان لە ئینتخابات شم نەداکە 73 نوێنەریشم کێشا بەسەر دەرەوە. ئەم کارەی کردومە شەخسیش نییە، کێشەی شەخسیم لەگەڵ کەسێکە نییە. ئەمە خەریکە چی ئەکوتێت؟ ئەمە خەریکە و ئیستیدلالانەی وا تەرەفی بەرامبەری ئەیکات لەبەرەوەی خەڵک سست کات، خەڵک شل بکات، خەریکە بەریان پێگرێت دوای 2 هەفتەلەوەی کە پارلەمانی گرتگە. لێ بە باڕوە ئەوەی من تێگەیشت بم، ئەگەر هەڵە تێگەیشت بم شتێکی ترە. أو ممن سكتوا عن التسريبات الأخيرة، فلا لهم إلا طلب الهداية لا لأجلهم بل محبة بالدين والمذهب والشعب والوطن. ولا تذعنوا لإشاعاتهم بأنني لا أريد بزان کاکە گیان دەستەواشەکان زۆر مهمن. ئاغای مقتەدا سەدر مەلایەکی شیعەنیە لەگرا لە 4 دەستەواژە کەڵکی وەرگرت: بالدینی، شعبی، مذهب والوطن. دین، مذهب، میلەت یانەتەوە و وەتەن و نیشتمان، هەر چواری تێخست. هەم بەرە ناسیۆنالیزمە عەرەبیەکەی گرت، بەرە ناسیۆنالیزمە عێراقیەکەی گرت، هەم ئیلتیجاءە دینیەکە و پاشان ئیلتیجاءە مەذهەبیەکە. بەڵێ کەواتە لە چوارچێوەی شیعە هاتە دەرەوە بەرامبەر بە خەڵک. ئێستا خەریکە وەکو ڕەهبەری قسەکە، وەکو ڕەهبەر جەریانێکی سکتی و فرقەیی قسە ناکە. بەڵێ حوار معهم قد جربناه وخبرناه وما أفاء علينا وعلى الوطن إلا الخراب والفساد والتبعية، على الرغم من وعودهم وتوقيعاتهم. فلا فائدة ترتجى من ذلك الحوار، وخصوصا بعد أن قال الشعب كلمته الحرة العفوية. أيها الشعب العراقي الحبيب، كما عهدتموني فإنني لم ولن أرضى بإراقة الدماء ولن أبتدئ بذلك إطلاقا. بگرە کاکە ئالەگە دووبارە وتیوە ئەو فەرازانەی کە من ئەتوانم لێ تێبگەم بۆ مهمە بەلامەوە. لەگراوتی خەڵکی عێراقە عەزیز، من قەوڵە خۆم ناشکێنم کە وعدم دابوو نەیاڵم خوێن بڕژێت، خوێن ناڕژێنم. یعنی من دەستپێکەرە خوێن ڕژاندن نییە. بۆیە بە جەیشولمەهدی نەهاتکە بە خیابانەوە، بە خەڵکە سڤیل هاتکەم، بە ئیرادەی ئێوە هاتکەم. بەڵام ئەم خەڵکە سڤیلە ئیرادەی نظامی شوانە پشتیا با بزانن. خەڵکەکە ئەنێرێ دا بزانم کێ لەم خەڵکە ئەکوژێ لە مانگە محەڕەمە، مانگە محەڕەم، زیکە تاسوعا و ئاشورایی. ئێستا لێ بدە پس ئەمە ئێژە من خوێن ناڕژێنم، قەوتان پێدەم، من دەستپێکەرە شەڕ و کوشتن نییە.
بۆ ئەم قساکە تا بەیانی لەژێرە ناو دفاع لە خوێنە خەڵکی بتوانێ بەڕاحەتی بەسەر جنازەی هەر کەسێکا باز بە. وإن أقدموا على ذلك فالإصلاح لا يأتي إلا بالتضحية كما ضحى الإمام الحسين سلام الله عليه. دیگرە کاکە وەلێ ئێمە ئەو شتەیەشێ بزانین ئەگەر هەڵە نەبوو بم کە ئیسلاح بێتەزحیە ناکرێت. یعنی خۆمانمان ئامادەکردە تەزحیە بۆبین فەورەن ئەیداتە دەمە ئیمام حوسەین. لەگا زۆر مهمە ئەدەبیات شیعەست. ئەمە ئەدەبیات حوسەینی و یەزیدیە. حوسەین بە 72 کەس و لە بەرامبەر فەساد یەزیدا ویسیاگە. ئەجزانێ ئەمرێت تراژدی ئەخولقەیرێت تا لێو دوا مختار سەقەفی بێت و بە خوێنخواهی حوسەین تەمامە خاوەرەبیانە و ئەومەویان بواتە ژێرە شمشێرەخۆی. متوجه بووی زۆر بازیەکی خەتەرناک ئەکا محەڕەمە. من وتە بخوێن ناڕژێنی وەلێ ئێمە حوسەینین. ئیسلاح تەسهیە گەرەکەوە ئەیدەی با بفەرمون بێ. تۆجۆت کرد پس لەو لاوەتی خوێن ناڕژێنین بەداخلەکە تهدیدەکە. ئێمە حوسەینین ولا إمام حسين تبع تبعيتك ومن بالحرب. پس ئەوان بوونۆ یەزید وەختی ئەم ئەوێتۆ حوسەین ئەوان ئەوونۆ یەزید تازە گەڕانەوە نییە. دەیکاکە لێبە بدمه في ثورة الطف الأبية وأنا على استعداد تام للشهادة من أجل الإصلاح وإنقاذ. ومن أو آمادگیە مواتیا ئەو ئستعدادە مواتیا بۆ شەهادەت لە ڕێگەی ئەم ئیسلاح. تەواو کاکەوە ئاخرین پەیامە. پەیام لەوە قودرەتمەندتر لە ناو تەشەیوعا نادۆزیتەوە. ئەوەی بەرامبەرت بکەیتە فاسد و یەزیدی خۆت بخەیتە جێگەکەی ئیمام حوسەین. ئەویش لە ئەیامە محەڕەمە. ئەو وتی من شەخسەن ئامادەم کە خوێنە خۆم فەدا بکەم بۆ ئیسلاح. پس ناوی نییە ئیسلاح. ئیسلاح لە چی؟ یعنی کێشان ڕەگە تەمامە فاسدینێک کە لە ژێرە ناوە دموکراسی کوتلە و فیرقەیان دروست کرد بوو بە پوڵە ئەمریکایی و ئیسلام ئەوان نەکێشێت. لێ بەکاکیە هذا الشعب والوطن. أيها الشعب العراقي الحبيب إن كنتم تريدون الإصلاح. لەگراوتی من گیان فدا ئەەکەم بۆ مردمەکەم و بۆ خاکەکەم. تۆجێتان کرد وەکو حوسەین بەڵام نەبوو خوا بۆ مردمەکەم و بۆ خاکەکەم تا ئیستە دووبارە لە جەریانە فرقەیی دەری بێرێت و وەسڵی بکات بە هەمووی مردمە عێراق. دووبارە بەرە ناسیۆنالیزمەکەیشی بە فرقەی شیعە یعنی بازیەکەی تێکەڵ یەکتری کرد. خۆش دەسی بۆەوە بسیار سیاسیانە دەسی بۆەوە فرە سیاسیانە دەسی بۆەوەات. بەڵە جا ئێستا یاران و ئەو کەسانی کە جویان لە ئێمەیە واقعاً ئەمە مەلایەکی تێهەڵدراوی دەستی سەدام حوسێنە کەیترمانە گاڵتەیان پێ دەکەن و پیان دەڵێن دواکەوت و پیان دەڵێن بێعەقڵ و ئەمانەی ئێمەش لای خۆیان ئاوانگاردن و چەپن و شۆڕژگەر و ئینقلابی بوون. جا ئەم قسانەی ئاغای شۆڕژ حاجی لەگەڵ ئەمە مقایسە بکەن واقعاً ئینسان ئەوەندەی دیکە شەرمەزاری ئەیگرێت کە ئەمە کووردە ئێمەش کوردین. کاکە ئەم ئاغا دەسەڵات بە خۆی وەبینێت ئیدئۆلۆژی شیعەی هابەدەسۆ. عێراق وڵاتێکی زۆر مهمە بۆ شیعەیان. بنەماڵەیەکی بتەوی لە شیعەگەریە هەست هاوکات لەگەڵەوە عەرەبە و هەیکەلێ دەوڵەت ملەتە عێراقی بۆ بەجێ ماگە و خۆی بە ساحەوە ئەمازانێ. پس دوو بەرەی هەست، هەم بەرەی ئیدئۆلۆژیکی هەست هەم بەرەی مەشروعیەتە جەهانی مؤسساتی و دەوڵەت ملەتی هەست. هەردکانی هەست. کەس ناتوانێت ئیدلا بە ئیدئۆلۆژیەکی تر. کوردیەت دەبوایە ببایە بە ئیدئۆلۆژی. ئەمانە نەیانتوانی بیکەن. نەیان کرد و ئامدانە نەیان کرد. لێ بە بابڕۆکە. والتغيير فإنني بانتظاركم وإن رضيتم بواقعكم مهما كانت صفاته ومساوئه فهذا أمر راجع إليكم. بگە کاکە ڕووی کردە خەڵکە عێراق وتی دوای ئەوەی کە من خۆم حازرم وەکو ئیمام حوسەین
بۆ ئیسلاح شەهید بووم بۆ وەتەن و بۆ شەعب داوا ئەکەم لە تەواو شەعب بە ئێمە پەیوەست بن پس داواکەی بەردەمە تەمام شەعب بە سونی بە شیعە بە کورد بە گشتیان خەتابە ڕەحبەرانەس تەنیا ئاڵاکەی عێراقشی لە پرسەریدا ناوە ئاڵای حیزبیدا نەناوە هیچ جریانێکی سیاسی بۆ مهم نییە نەیوت الحزب الديمقراطي الكردستان العراق نەیوت الاتحاد الوطني الكردستان العراق نەیوت وتی شعب حبيب العراق شعب البطل العراق مثلا حسابي بۆ حیج نهاد جریان و مؤسسەیەک نەکرد چووە بەردەمە خەڵکی بان کرد ئەو پێژن ئەدەبیات ڕەحبەرێک لێ بە باوەڕەکە لكن الثورة بدأت صدرية وما الصدريين إلا جزء من الشعب والوطن بيقرأ لكن ثورة بدأ صدرية واتە ئەگەر من تێگەیشت بم دروست تێگەیشت بم ئەم ئینقلابە يعني انقلاب بر عليه داگیرکاری انقلاب بر عليه فساد انقلاب بر عليه تەواو شتانەی کە زەرورەتە دروستکردنە جێش المەهدی بوو ئەوڵ دەفعە سەدری بوو بەڵام سەدر جزئێکە لە کل و گشتی عێراق کەواتە ئێمە جزئێک بووین کە تەعبیرمان ئەکرد لە ئیرادەی ئێوە لە گەورەی ئێوە لەوەی کە چۆکدانادەن ناچنە ژێرە بار و داگیرکەر لەوەی کە مقاومەتان کرد و ئینقلابتان کرد ئێمە ئەوڵ دەفعە دروسە سەدری بووین بەڵام بەشێک لە ئێوە بووین ئیستە گەرەکمانە تەعبیرە تەمامە ئێوە بکەین گەرەکی ئەوە بێژێ ئەوە دروسە کە ئێمە ئەوڵ دەفعە سەدری بووین بەڵام ئێستا گشتە ئێوەی ئیستە تعبیر لە ئێرادەی گشتتانەکەی توجد کرد خۆی لە جۆز ئەوەدا لە کول و ئەوە دروسە وە لە ئەدەبیات سیاسی دروسە دائما جزئێک کول دەرەخە دائما جزئێک کول دەرەخە و ئەم کاورا خۆی لە سەدری بوون دەرهاورد خۆی وە جەریانەکەی خۆی لە سەدری بوون دەرهاورد ئیستە ئیتر ئەمانە تەیارە سەدری نین با بزانیت جەریانە قانون هەر پێی خۆشە بەمانە بێژێت تەیارە سەدری وەلی ئەمانەی سە تەیارە شەعبین نە سەدری وايجيت أدبياتك وايجيت بلي كاكجان وإن كان في التيار من هو فاسد ومجرب فإن الثورة لن تستثنيه فإنني ما بدأت الإصلاح إلا من داخل التيار بقرأ وإما قبول أكين إيميش جزئك لما نبوين ولنا وإيميشا فساد موجودة ففساد موجود بو و هەنگاو هەڵگرتنە بۆ ئیسلاح مەشیایە لەناوە سەدرا دەسی پێ بکردا ئێستا ئەدا لە کێ ئەدا لە قەیس خەزعەلیە ئەساعیبە ئەهلە حەق بەسەڵە تەمامە ئەوانەی وانە ناوە سەدرا لە شەڕە فێرقەیە بەشداریان کردگە لێم دوا عەمەلەن بوونۆ باڵە سپاهە قودسە پاسدارە تەمامە ئەمانە واتە ناو فەسادەکە بۆ ئەم کارەکە تا نەیژێت ئەمە شەڕە شیعەتەکە شیعەس متوجه بوون تا یەکێک وەکو سیستانی جورئەت نەکا قاچی تێبخا بێژێ ئەمە شەڕە شیعەتەکە شیعەس ئەمە شەڕە شەعبە عێراقە تەکە فەساد من لە خۆمەوە دەسم پێکردگە کە لە خۆمەوە دەسم پێکرد تێمە ناو ماڵە شیعە کە لە ماڵە شیعۆ دەسم پێکرد تێمە ناو ماڵە عێراق تێگەیشتن دروست دەسی پێکرد کە ئیستا ماجرای قەیس خەزعەلی ئەدا لە بەشە پرۆسەسە ئیسلاحێک لەگەڵ فەسادا کردێسی لە دەروونە خۆیە وأمثال قيس خزعلية كمن نازان بالي ولم أدعي يوما أن التيار الصدري فوق الشبهات وكلكم تعرفون القصقوصة بقرا كاكا لكن أغلب المطرود بقرا كاك أتاي شهابي يجي سيستاني قسي خوي نكردقا كاك أتاي شهابي أمن لو جورا قسانة سوا مردم إيما أخسيني سيستاني حج غلطيناكا بۆ حیج غەڵەتی ناکات دلیلی هەست ئەوەڵەن مەلا بە مەلا ئەوڕێت سیستانی ئەوەنەی هێز نییە کە مقتەدا سەدر هەسی سیستانی ئەوەنەی ناوبانگ نییە کە بنەماڵەی سەدر هەسی سیستانی بابایەکی ئێرانیە قسەی فرەزل بکات
قسەی فرەزم بکە ئەو بەڵاوە خومێنی هاوردێ سەر ئایەت الله شریعەت مەداری مقتەدا سەدر تێریەتێ سەر سیستانی با بزانیت مەلا ئەوڕێت لەوانەیە کەسێکی تر نەیوەڕێت لەوانەیە سوننەیەک سیستانی نەوڕێت بەڵام حتمما مقتەدا سەدر سیستانی ئەوڕێت و سیستانی خۆی تڕۆ ناکە لەم سەرانەی مەرگە بۆیە ئێژێ من ئیسلاحم لە دەروونە خۆما کرد قسەکان ژیرانە ئەکات تا شیعە بەرەو خۆی تەحریک نەکا نایژێ من شەڕە شیعەتەکە شیعاکەم وا قسە ناکە ئەو ئێژەی لەگرا ئیرادەی شەعبە بۆ فەساد و من لە بەرامبەر ئەم فاسدینە وێسیاگەم تۆجۆت کرد کاکە گیان دروست بازیەکە بخوێنەوە سیستانی خۆی تڕۆ ناکە بێتە ئەم بازیە سیستانی ئەدوڕێت با خاص بزانی هەشت و شەعبیش نایە دەزانی بوو هەشت و شەعبی تەیارێکی شیعەی ئیدئۆلۆژیکە ئیدئۆلۆژیەکەی لە سەرچاوی ئیدئۆلۆژیەکە کە مەرجعیەتی شیعە بێت و ئەدەبیات حوسێنی یەزیدی بێ ئەیگرێت وەختێ خەلەئە ئیدئۆلۆژی بوێت هەشت و شەعبی کارکردی نامێنێت دەئیستە ئەم ڕوویە جامەی ئیمام حوسێن کوڕم گەرەکەتە کە ئیمام حوسێنە شەڕکا بە عینوانە شیعە قساکەین ئاغا یان وە هەروان لە خۆتان و تەحلیلهای شەشمەنی پەنجقەران ئەمە فرەخراوەم تەحلیل گەرە بوو خەڵکە ئێمە گەوج مەکەن سیستانی جورئەت ناکە بێتە مەیدانە ئەوە من بە جورئەت و 6 ڕۆژ پێشیش وتم ئیستەیشە ئێژمیەوە دووبارە یەکەمەوە جورئەت ناکە بێتە مەیدانە ئەووەڵین حربەیەک لێ ئەدا ئێرانی بوون سیستانیە دووەمین حربەیەک لێ ئەدات وابەستەبوون سیستانیە خاص لێ ئەدا بابزانی ناتوانێت هیچ غەڵەتێ بکە ئایەت الله سیستانی ئایەت الله سیستانی پێگەی ئەمێ نییە ئەم سەیدە نەوەی حوسەینە بابزانی تەکیا تەرەفە ئێمەم ئەدەبیاتە خاص ئەناسین ئەدەبیات ئینقلابی کریاگە تەشەیعی خاص ئەناسین ئێمە شەریعەتی ئەناسین خومەینی ئەناسین ئێمە منتەزری ئەناسین ئێمە ئەدەبیات سپای پاسداران ئەناسین خاصیان ئەناسین ئەمانە چۆن بازیەکەن ئەم لە گشتیان خاستر بازیەکە لێ دەبا بوات والمنشقين إما أن يجدوا أبواب الفاسدين لهم مفتحة أو يجدون ذريعة من البعض في عدم جواز معاقبتنا لهم بطرق خارجة عن القضاء. أو بقرا كاكيا كاك عتاش مقصانة توريكي بدرد أخوات أخوات دانشي أخوات حزب أخوات كي لەناو ساحەی سیاسیە هێز دەورەوێنێ حەزیەکا وە دەف تێریتی یا وە دەروێشانە پێپەتی تێری یا کۆیلە تێری هێز دەورەوێنێت بابزانی هەر کەسێ توانی بە هەر ئەدەبیاتێ سەدان هەزار ئینسان کێشێتە ناو خیابان قودرەتمەندە هەر کەسێ بە هەر ئەدەبیاتی هەزار نەفەر دەوری قدرتمند ئەوە نییە وا بە ئەبزار و کەرەستە خەڵک تێرێتە دەورە خۆی چون هەر وەختی ئەبزار و کەرەستەکەی نەمێنێ لە بین ئەچێ بەڵام کەسێکە ئەتوانێت بە ڕوئیایەک بە ئیدەیە خەڵک بێرێتە خیابانەوە ئینسان قدرتمەندیە کە دنیا حەساوی بۆکە جا حەزیە کات ئیدئۆلۆژی مارکس بێت یا حەزیە کات ئیدئۆلۆژی کەربەلا یا ئاشنایی بێت ئەوانە وە دەردە خۆت ئەخوا ئەوە ئەدەبیات و کۆیلەیە ئەوە هێزە لەگەڵ ئەم کۆیلە چۆن دەرەکەفی ئەو ئەتوانێت 10 ملیۆن نەفەرە بۆ تەکان بە 2 ملیۆن نەفەرە بۆ تەکان بە دا بزانم تۆ مێشولەیە کە پێ تەکانە درێت نە تۆ قدرت نییە هیچ کەسیش حساوە بۆ ناکە خەڵکە ئێمە مەگەوجێنن کاکە وەزعیەتەکە فرە حەساسە وە قسەهای ئەحمەقانە خەڵکە ئێمە مەگەوجێنن خومێنی شوێنە دێ بۆ خومێنی مەگەنەی کە خومێنی مەگەلان تالانیش حاکم نییە مەگەر تالانیش دەسەڵات نیە مەگەر ئێوە ناڵن تاوەرمیانەی خواردەوە بەشەریەت گۆڕیاگە و شەڕ نەماگە و هیچ کەسی حەز بە یەکتریەکە وانیە کاکە دنیای ئەمڕۆ خەرق لە خوێنە هیچ وەخت شەڕ تەواو نەوگە بۆ تەوەهم بە خەڵکە دەن بۆ وەهم بە خەڵکە دەن خەڵکە خەزیێنن فەرموو کاکە تا تەشریف بێرە بەخێر بێ کاکەتا ڕێز و حرمەت چۆنی برا باشی سەرچاوم کاکەتا
بەخێر بێ سەرچاو فەرموو من لەوانەیە کامنتەکانم بڵاو بیست جنابت منزورە خۆت بە کاملی بێژێنن بەڵێ ئەوە هەوڵان ئەو قەزی بڕوانە ئەوە من لەگەڵ ئەدەبیاتی شیعە ئاشناییم هەیە کاک پەیمان من خۆم 16-17 ساڵم بۆ لەناو ئەو شۆڕشە و ئەو مشکلاتە هەبوومە تەجروبەم هەیە ئەوە کە خەڵکی جەماوەری هەیە یا خەڵکێکی زۆر بڵین ئالەم مەوداە لەم نەوەی کە باسی مختدا سەدرەکەیت و ئەمانە من وەکو بڵێن وەکو دلیلێکی منطقی نایبینم کە ئێمە بین بە شێوازێکی غەیرە مباشر تەبلیغ بکەین لەو ڕاستە کە بەڵێ چون ئەمە کەسی هەیە و خەڵکی هەیە خۆ تەبیعەتەن ئەتوانێ دەوری هەبێ مەگەرەوە مەبەستێکی تایبەتیمان هەبێت و ئەمانە ئەوڵەن خومەینیش تو خۆت جەنابەت باشە زانی لە 11 فەروەردین ساڵ 1358 پێم وایە لەو وەختە تو گەنج بوویتە ئەمن لەبیرم دێ ڕەفراندۆمێ کرا و 98% خەڵک پشتیوانی کرد و خەڵکی کورد حاضر نەبوون ئەو ڕەفراندۆمە قبوڵکەن ئەوە بووە هۆی ئەوە کورد بێسە کاکاتا ئەم قسە درۆیە زانی بۆ درۆیە خەڵکی کورد لە پێشنویسی لە خۆبرەکانی پێشنویسی قانونی ئەساسی بەشداری کرد یا نەیکرد قاسملو بەناوە عەبدوڕەحمانە وسووق بوو بە نوێنەرە ورمی یا نەبوو من مەفرە بیست کەس و خەڵکی کورد دەنگی نەدا بە جمهوری ئیسلامی ئەو وەختە کە جەنابە بەحسی ئەەکەی پادگانە سنە گیریا بوو پادگان سنە نەگیرەکان پەیمان وەڵێ خەڵکی من لە سنابوون لە شەڕی پادگان نابوون کاک پەیمان پادگانی سنە نەگیرا پادگانی مەهاباد گیرا بەڵام پادگانی سنە خۆی بووە هۆی شەڕێکی ناحەز کە زیاتر لە 2500 ئینسان کوژرا برای خۆشەویستم پادگانی سنە نەگیرا ببەخشە مازەرەت مەس پادگانە مەهاباد گیریا ڕازە فەرمی بەڵێ ئەوە یەک دوومەن ئەو بەڵێ ئەوە دروستە کە جەنابەت باسیەکەی بەشداری کرا نوێنەرەی حزبەکان لە بەتایبەت لە سنا کۆمەڵە دەنگی هێنا و دموکرات دەنگی سێ هێنا جەماعەتی فەدایی دەنگی فەریدەی قوڕەیشی ئۆمانە دویان هێنا لە هەموو ناوچەکانی دیکەی کوردستان حزبی دموکرات دەنگی هێنا من جوان نەبیرمە برای خۆشەویستم ئەوە من لەسەرەوانە ناچم ئەوەی کە جەنابەت باسەکەین قەزیەی مەجلیسی خۆبرەکان ئەوە وەکو ڕەفراندومێ بۆ نەتەوەی کورد بوو کە لە ئازەربایجان بە ئەکسەریەت 63% کووردە ئەو کاتە ئەوەکو ڕەفراندومێک بوو بۆ نەتەوەی ئێمە کورد بەشداری نەکرد لە نەیکرد برای خۆشەویستم لە جەریدەی ئیتلاعات و کەیهانە چاپ کرا براکەم باس بوو گەنە کورد بوون کاکە گیان لە جەریدەی ئیتلاعات و کەیهانیشا باس کرا مەبحەسی لەسەر ئەوە بەحث کرا گفتمانێکیش هەبوو و ئەو وەختە کەسێک بەناو قاسم دکتۆر عەبدوڕەحمان قاسملو جیادە ئەو کۆمەڵە و فیدایی و چەپەکانی ئێران بە گشتی پشتیوانیان لەو بۆچوونەی قاسملو کرد و من لەبیرم دێ ئەو کاتە کەس ڕۆزنامەی ئیتلاعات بوو یا کەیهان باش ناو جەردیەکەمەلی ئەزانم چاپ کرا و بەرپەرشدانەوەی یا ئەوەی بیری قاسملو لەو ڕابطە ئەوە بوو ئیتر من بە خاس و خراو باسی ناکەم کارێکم نییە ئەوە کە هەڵە بوو یا درست بوو کارم بەسەر ئەوە نییە کە ڕەفراندۆم وەختێ تووتی ئەو ڕەفراندۆمە ئەەکەی ئەشێ لەسەر ئەو بنەما بێ کە ئالترناتیوەکە چییە ئایا جمهوریەکی دموکراتیکە ئەگەر تو بی بڵێ ئەرێ یانە یانێ بەشێکی زۆری لە خەڵک ئەگەر بڵێن نە یانێ مولحدن تەوەجە فەرمە یانێ دژی ئیسلامن تەوەجە ئەمە ئارگومنتەکەی ئەو ئینسانە بوو لە مەقابل ئەوانە و خەڵکی کورد بە عام بەشداری حاضر نەبوون نەیانوت بە جمهوری ئیسلامی بنەغەی دوشمنی جمهوری ئیسلامی دژی ئێمە ئەوە بوو خومەینیش توانی بە ڕاحەتی خەڵکێکی دواکەوتو 98% بە چەپ و ڕاستیانە و دژی ئێمە ڕاوەستان و دەستیان کردە هێڕشکردن بەسەر خەڵکی کوردە ئەمە حەقیقەتێکە من بە گیان و بە خوێن و بە چەک بەشدار بوومە لەو شتانە و هیچ بە کرێگیرا و کۆیلەی هیچ کەسێ نەبووین برای خۆشەویستم تەوەجە فەرمووی
نا کۆیلە بووینە نا جمهوری ئیسلامی نفوزی کردووە لە هەر لە ئەوە ڕۆژی بەدوی وجودی شیە و مخالفی بووینە. کاگعتا من یەک شتە عەرز کە من نازانم میسە دەرەکتە بۆ کوێ بڕۆی خۆمەینی هێز کریا بە هێز یان نەکریا بە هێز بەڵێ کرا بە هێز هیتلریش کرا بە هێز. بێسە کاکەگیان ئیستا ئەم ئارگومنتە کە هاوردت کە من ئەتوانم بابەتەکەی ئێمەش ئەمە نییە هەڵبەتە ئیستا جەنابەت ئەم قسەتە کرد وتت ئێمە غەیرە مباشر خەریکین موقتەدا سەدر چیەکەین موقتەدا سەدر قودرەتە ئێمە خەریکین سیاسەتەکەین و بازی دروست ئەخوێنینەوە جەنابە ئێژی قودرەت نییە گەرەکتە بێژی نییە نانە هەیە بۆ نەتەوەی خۆی بۆ ملەتی خۆی بۆ کۆیلەی خۆی هەیە بەڵێ ڕاستە ڕەحمەتە لێ دەیتن چ مشکڵێکمانە خەڵکەکەی کۆیلە دەروێش و کۆیلە خۆزگا خەڵکی نەتەوەی کوردیش کۆیلە بوایەت و یانێ بە قەولەکەی جەنابەت ئیدئۆلۆژیەکی تایبەتی بووە تایبەت بە خۆی ئیمڕۆ بە ئەوە قسەی جەنابتە من لەسەریم ئیمڕۆ ئێمە مەسەبێکی تایبەتیمان هەبووە ئێمە ئیمڕۆی لە جیایی سیاوش حوسێنێکمان هەبووە تەوەجۆ فەرمووی چون خەڵکەکە هەن لەو ئاستا ئەمە ڕاستیەکە بەڵێ پس ئێمە نیمانە ئەمە حەقیقەتێکە بزان کاکعتا بەرخورد من بە جەنابەت ئەوە بوو لەم سەروبەندە حەساسە ناوی خەڵک بەخەڵەتێنی موقتەدا سەدر قودرەتە و ئیشی گۆڕێت بۆ تەحلیلی بدە تا ئیستا حەرەکاتەکان وا ئیژێت ئۆکەی گۆڕێت ئێمە ئیشی ئامادەبین لە پڕێکا سوودرایز دەکرێت باشە کاک پەیمان باشە من لەسەر قسەکەی جەنا ئەو بەشەی قسەی جەنابتم ئەمە حەقیقەتێکە خوێندنەوەتان ڕاستە بەس باشە تۆ مەیدانی چیت پێ هەیە ئێمە چیمان پێ هەیە مەسەلەکە مەیدانی کاک تاعەتا ئەجازە فەرموو من مەیدانی تاکێکی ئەم مردمم هەست بە تەهدید ئەەکەم و تێم دادخۆم ئەوە لای هاوسێکەم تێرمێ لای تۆ تێرمێ لای یەکێکی تر ئێژم وامان لێ ئەقۆبێ ئایا ئێمە ئەتوانین ئیرادەمان بوێت خۆمان سازماندهی بکەین خۆمان بۆ خۆمان ئەرتەش دروستکەین من خەریکم ئەم قسەکەم جەنابە ئەفەرمووی ناتوانین بیکەین نایکەین دڵمان پێوە نییە ئەو داستانێکی ترە من دەرماڵە گشت کەسێک ئاڕۆم 10 نەفەرم پێ بێتە دەرەوە ئەرتەش دروستەکەم 1 ملیۆنم پێ بێتە دەرەوە ئەرتەش دروستەکەم من ئەو کارە ئەەکەم تۆ چیەکەی جناب لەوانەیە تەسمیم بگری دەرچی لەوانەیە تەسمیم بگری بێژی ئەڕۆم لەگەڵ موقتەدا سەدرا ڕێ ئەکەوم لەوانەیە تەسمیم بگری بێژی من ئەڕۆم بۆ دەرەوەی وڵات نازانم تۆ چیەکەی هەوڵەن من بەداخەوە لە دەرەوەی وڵاتم خۆ یانێ لە گوی و مەیدانە ئەمە حەقیقەتێکە جەنابیشت هەروە بەڵام مەبەستەکەی منەوە ئەشێ ئێمە تاحودێکمان هەبێ ئەحساسێکی مەسئولیەتیشمان هەبێ ئیسەر جەنابەت جەماعەتێکی گەنج هەنە زۆریشن گوێ ڕایەگەری یا گوێگرن مەبەستی من ئەوەیە کە بیرمەندانە هۆشمەندانە لەم بوارێلا ئینسان تێ بفکرێ مەبەستی من ئەوەیە من ئەو حزب و ڕێکخراوانە تا ئیسە بەداخەوە سیاسەتی ئەوان من لەگەڵ ئەو سیاسەتانە نەبوومە و نیم نەئیستە 30 ساڵ لەمە پێشەو نیم ئەمە حەقیقەتێکە کاتی خۆی ئێمە باسی ئەومانە ئەکرد کە ئەو کاتەوە عێراق تێک چوو باسی ئەومانە ئەکرد کە کورد ئەشێ نوێنەر بنێرێ بۆ بەغداد کورد ئەشێ سەفیر بنێرێ بۆ بەغداد یانێ بەداخەوە ئێمە بەشداریمان کرد لە جارێکی دیکەی دروستکردنی وڵاتێ بەناو عێراقا نەهەریسە کاتی مەلکیش هەرو کارمانە کرد و ئەجارێکی دیکەش ئەو کارمانە کرد و بەداخەوە احتمالی هەیە وایسە جەنابەت باسەکەی هەر گۆڕانکاریکی دیکە لەوە ئەترسم کە حزب و ڕێکخراوی کوردی جارێکی دیکە لە بنیانیانی عێراقێکی تازەی هەردەستی هەبێ ئەمە حەقیقەتێکە جەنابەتی شارێ پێکەی من لەسەر ئەوانە هیچ قسەیەکم نییە بەڵام جەنابەت باسی ئەرتەشێکەکەی باسی هێز ئەەکەی باسی ئەوە ئەەکەی ئیتر بەستە لە زەلیل بوون و کۆیلە بوون کامڵەن لەگەڵ تا هەم ئەمە حەقیقەتێکە بەڵام مەیدانی ئێمە چیمان پێیە و لەکوێ ئەتوانین ئەو کارە بکەین ئایا ئیسە کاتیەتی ئایا ئێمە زۆر دەرفەت خوڵقا ئیسە سوالەکە تێگەیشتم کاک عەتا کاک عەتا
هەرچیشتە حیزبی کۆمونیستی چین لە 12 نەفەر دەستی پێ کرد. دروستە؟ ئێمە ئەوەنەمان ڕۆڵەی ئینقلابی کورد هەست لە سلێمانیە، لە کەلارە، لە کفریە، لە چەمچەماڵە، ئەوەنەمانە هەست ڕاپەڕن بە دانانە ئەم ئەرتشە. ئیستەیشە کاک ڕۆژگارە شەدەڵە خەریکە ئەو ئەرتشە جەمەکات. ئەوە ناوەکەشی ماوەرد تەوەجۆت کرد هێزە مەیدانی مەوجودە و منیش لە ئەوەڵین فرسەتە ئەگەڕێمەوە بۆ ناو ئەو ئەرتشە. تەوەجۆت کرد من قرار نییە لە دەرەوە دانیشت و من لە سلێمانیشوم هەر ئەمەمە پێکری وا ئیستاییکەم. من کارم ئەوەسە بیخوێنمەوە تەهدیدەکان بخوێنمەوە بەرنامەی بۆ دابنێم و هیدایەتی بکەم و خەریکم ئەو کاراکەم. تەوەجۆت فەرموو جنابیشت ئەتوانی لەم لە ئەرتەشە بیت، ئەتوانی ڕەفزی کەیت و من بۆیە جنابتم هاوردە سەرەوە وتم لە سەروبەندێکی حەساسین باوەڕمان بە هێزە مەردن بوێت ئەتوانین خۆمان ڕێخەین، ئەتوانین ئەم جارە وەکو کەرکووکمان پێ نەیە سوورپرایز کرێت، وەکو 92 و سیویەکە ئابمان پێ نەیەت، وەکو هەفتاکان و ئاشبەتاڵمان پێ نەیەت. ئاها دەمەردن هێزە ئەرتشانە استخباراتی، ئیتلاعاتی، لوجستیکی، ئەسکەری، نظامی ئەتوانن هێزون ورد و درس، ژن و پیاک، پیر و جوان ئەتوانن ئەم ئەرتشەون و ئەم ئەرتشە دروستکەن. تۆ ئێستاعدادەکانە دۆزیتەوە کاکە گیان ئێمە هیچ متمانەیەکمان بەم دەسەڵاتە فەشەلە نییە و دائیمەنی سورپرایز کردیاگەین ئەوانیش لە پشتە پاساوە خیانەتە خێر دەرەچێت. دنیا پشتی تێمان کردو، دنیا دوێی وت پەیمان و هێزە تەحالف ئەمە مەردن دروست ناکە. شەڕە مختلاسەدە شەڕە دەوڵەتە ئێرانی. من لەگەڵ ئەو خوێندنەوە لێبوور نەکەم، من لە حیاتم لەگەڵ ئەو خوێندنەوە نیم. زۆر جار من ئەوە دیمە لە گفتمانەکانە لە بەحسیە لێ وای هاتووەتە ئارە لەلایەن زۆر کەس باسی زلهێزەکەن و بەشداری زلهێز و زێرهێزی عەقلیمی و چی و ئەمانە بۆ ئەمە و مەسئولیەتە لەسەر شانی خۆیان دادن. ئەمە حەقیقەتێکە مێژوویی بە حەیاتی سەیری هێزی خۆیان نەکردووە. هەموو کاتێ خۆیان بەستووە بزانن هاوسێ چیاڵێ و چیاڵێ و چیاڵێ. لە حەیاتی کورد سەیری هێزی خۆی نەکردووە. ئەمە حەقیقەتێکە و جەنابیش بە جوانی ئیشارەی پێکەی. بەڵام مەبەستی من شتێکی دیکەیە لە حازی لۆجیستیکیەوە، لە حازی چەکە و لە حاز تەقەمەنیەوە، نازانم لە حازی نفوسە و لە حازی فێرگەوە. مەبەستی من ئێستا عەرز دەکەم کاکە عەتا، ئەڵبەتە هەموو شتێک من نایزانم، ئەکرێ جەنابەت ژنراڵی من بی لەو ئەرتەشە تەوەجۆ بکە. بەڵام با من یەک شتت پێ بێژم، ئێمە هەم بیرمان لە تورکیە کردگەسۆ، هەم لە پەکەکە کردگەسۆ، هەم لە دەوڵەتە عێراقی کردگەسۆ، هەم لە دەوڵەتە ئێرانی. ئێمە ئەو ئەرتەشە لە سلێمانی دروستکەین هاوکاتە لەگەڵ ئەو ئەرتشە لە کرماشان و سنە و هەمەدانیشە دروستیەکەین. ئێمە ناوێسین دەوڵەتە ئێرانی بۆمان بێتە ئەمدێ و شەڕە سلێمانی لە ڕانیە بکەین. ئێمە دەوڵەتە ئێرانی لە هەمەدان و لە سنە و کرماشان زەویە بزەبت وەڵی ئەرتشە کوردان دروستکەین ڕۆڵەکانە سنە و مەهاباد و کرماشانیش مسەلەحەکەین وەیکەین. بەڵێ پس تۆ ئێمە ناوێ ئەوە لەبیر ببین کە ئەوە حەقیقەتەن بە باوەڕی من هەر تو وەکو ڕسووشێ وەکو ئامرازێ، یعنی هەر تۆ جەنابەت سەیرەکەی کۆڵێ تەجروبە هەیە لە ناو هەر ئەو هێز و ڕێکخراوانەوە ئێمە ئەیبینین. خب زۆر لەو پێشمەرگانەوە ئێمە ئەیبینین. خب تەبیعەتەن قەزیان قەزیەیەکی کوردی و کوردەواری بووە. تەوەجۆکەی جیاواز لە مەسەلەی ئیدۆلۆژی و نازانم من منکەری نیم کاکە عەتا، من نەمونکەری بووگم نە جێگەی کەسم داخستگە. ئەوەی بە شکۆست ئەوەی ئەزمموی هەست تەجروبەی هەست ئەو ژنراڵە ئێمەست. ئێمە هیچ سەرمایەکی خۆمان لەدەست نادەین، هیچ سەرمایەک. کە تۆ وتت ئەرتشە کوردان ورد و درسە ئینسانە کوردی ئەگرێتەوە، ئەوەی بە ئیمکاناترە بە مەچەکترە بە تەوانترە بە تەجروبەترە جێگەی خۆی ئەگرێت. حتا من لەسەر ئەو مەوزوعە هەم جەنابەت تۆ حتا بیرەوە بکەرەوە. من زۆر جار ئەم بەحسێریشە هاتووەتە ئارە. ئێمە وەختێ بە شێوازە ئیمڕۆ سەیرەکەی پانتورک دێت لە هێزێک
کە وەکو پاسدار سەیری ئەکا بڵێن وەکو هێزێکی سەرکوردکەس بەسیغا وەڵێ وەختێ تێتە سەر قەزیەی کورد وەکو هێزی خۆی سەرچاوی لێ ئەکا تۆجی فەرمی ئێمە وەکو نەتەوەی کورد لە ناو نیروی ئینتزامی ئێرانە زیاتر لە 100,000 ئێمە هێزمان هەیە باشە وەختێ ئەوان بەڕاحەتی من زۆر لەسەر ئەو قەناعەتم کاتی شەڕی یوگسلاوی پێشات ئەوەی باڵکان و ئەملا ئەولا سەیرەکەی ئەوانە وا بڵین کوڕوات بوون یا ئەوانەی وا سەرب بوون ئەوانەی وا خەڵکی کۆسبۆ بوون و ئەمانە کە کاتی خۆی لەناو لەشکرێکی یەکگرتووە بوون هاتنە ناو خەڵکی خۆیان لەوێ لەگەڵ خەڵکی خۆیان هابوون ڕێبەری حرەکە ئینەکە نظامیەکەیانە کرد حتا من لەسەر ئەویشە بیری ئەویشمە کردوێتەوە یعنی ئەگەر قەرارە هێزێکی هەبێ ئەشە چاوپۆشیش لەوانە نەکرێ ئەشە تەفکیک نەکرێ ئەوەی وا لەگەڵ منن ئەوەی وا لەگەڵ من نین دوشمنی من ئەمە بە باوەڕی من خوێندنەوەیکی غەڵەتە کاک پەیمان بە باوەڕی من ئەشێ ئینسان باشە بارزانی بۆ نمونە یەکێ لە مەترەحتەری ئەو کە پەشەری بۆ هێنا کاکە ئەو ئینسانە خۆی لە ئاستی جەماعەتێکی بارزانیە ئەبینێ عەشیرەیەکی بارزانی بە حیاتی خۆی وەکو ڕێبەرێکی سیر نەکرد ئەمە حەقیقەتێکە ئەو کاتە وا کەرکووکێ ئێمە لە وڵات لە دەرەوەی وڵات ئیشمان هەیە ژیانمان هەیە ئەو ئینسانە لەوێ بووە ئێمە حازر بووین چەک هەڵگرین بچین پشتی بگرین ئاکامەکەی بوو بەچی ئەوە بوو وادیمان تۆجە فەرمی بەس مەسەلەکەی من ئەوەیە کە ئەوانە شێ لە بەرچاو بگیرێ کە جەنابەت بڵێ کاک عەتا ئەگەر ئەمانە ئەم حیزبانە ئیمڕۆ هاتن و پێشوازیان کرد لە ئەرتەشە کوردان ووتیان کاکەگیان ئێمە لە ئۆهدەی پاراستنە ئێوە بەرنایە داوای ئەفویان لە خەڵکە کورد کرد خەڵکە کوردیان ئەبورێت بەڵام نە چەرمەکە سەبیخوا نە خەڵکە کورد تا دەقیقەی نەوەد بگرن بۆ جەیشە بیانی تا تەبعاتە سەرە مردمەکە و خۆیان دەرچن ئەو وەختە حسابی نازیەکانیان بۆ ئەکەین وای یەهودیەکان ڕاویان کردن کاکە عەتا ئێمە مێژوو دەرسمان پێدا هیچ متمانەیەکمان بەمانە نییە هەر لەم دیبەیتەی سم تەفسیر و قساکەم چڵکاو خۆرەکانە پارتی و یەکێتی حەپە حەپیانە ئەو ئەرتەشە خیاڵیەی وا من باسی یەکەم چارە دنیا ئەکا وەلێ ئەرتەشە گەڵدەڵپنە حیزەکەی ئێوە لە کەرکووکە ئاگامان لێبوو چۆن خەڵکی کەرکووکیان بەجێهێشت و دەرچوون لە شنگالە ئاگامان لێبوو لێو دوام مەدالیای تەعەدا و گەوادیتان کردە من بە ئیفتخارەوەتان گەڕا بە نادیا مورادا ئێمە سەرمان پێشوەڕ کرد وەلی ئێوە ملتان پێپوت کرد جارێکی تر نایاڵی شکۆی ئەم مردمە بشکێنن جارێکی تر نایاڵیم لە ژێر خەیمەت و لە ژێر سەقفی نایلۆنیا ئەم خەڵکی ئێمە هەڵقەچێت و بەبەر بارانە و ئێمە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنە فرمێس پڕژێنی نایاڵین و کارە ببێت جارێکی تر سەروەت و ماڵە ئەم مردمە بە تاڵانکردن نادەین لە بازاڕەکانی ترابیان بینینەوە جارێکی ترژ و کنچەکانمان ناخینە بەردەمە تەعەدا و تەجاوز و دەرچوون ئەو کارە ناکەین و نایاڵین ئەو کارە بکەوێت ئەنایاڵین ئێمە هیچ باوەڕێکمان و هیچ متمانەیەکمان بەم حیزبانە نییە بۆ پارێزگاریکردن لە مردمە ئێمە نێسمان کاک عەتا ئەوە حەقی خۆتە کاک پەیمان حەقی خۆتە لە ڕاستیدا منیش لەسەر ئەو باوەڕەم کە بەداخەوە ئاکامەکەی بوو بە ئەوە بەڕاستی بە حەقیقەت ئەمن وەکو خۆم شخصی خۆم شەرم مەکرد جەماعەتی هاوکارم بوو خب تەبیعەتەن جەماعەتێکی زۆربەیان بڵین سویدی بوون جەماعەتێکی عەرەبیشی تیا بوون شەرم مەکرد و حتا کاتی ئیسراحەت و ئەمانە بڕۆم لەوێ دانیشم نان خۆندوای ئەو قەزیە کە وەکو شەخص چۆن تەسیری لەسەر ئینسانەکە و چۆن لەسەر تەسیری دانا ئەمە حەقیقەتێکە یعنی هەژانی یعنی ئەمە حەقیقەتێکە بەڵام من لەسەر ئەو قەناعەتەم کە ئەشێ ورتر سەیری ئەم قەزیە من لەسەر ئەو قەناعەتە بەڵێ مەسەڵەن چی بکەین مەسەڵەن ئیسە جەنابەت پێت وایە من بە عنوانە تاکێکی کورد نەیەم بێژم خەڵکینە تەهدید لەسەر شانی ئێمەز و تەهدیدەکە زۆر حەقی خۆتە
هیچ کەس ناتوانێت لە بەڵێ بە باوەڕی من ئەوە کە من بێم هەر لە ئیسەوە تەفکیکردنی قوایە هەرچێکی دیکە ئابەم شێوازە تا ڕادێ بە تەهدید و تەوهینەوە هەبێ بە باوەڕی من کارێکی ئێمەش هەموو ئەوانمانە دیە ئێمەش هەموو ئەو چەرمەسێرێ و ئەو ناومەتیمانە دیە بە چاو بە گیان بە خوێن بە هەموو کاکە عەتا با من نوکتەیەکە بۆ بێژم کاکە عەتا فیلم ئەبینی یا شتە خوێندە گەسەوانیە بەڵێ تەبیعیە وەختی خەڵکەکەی تیارەکە بۆ شار ئەژێ بنوارن ئەوە سپای زۆر و بۆری دوژمنە سپای زۆر و بۆری دوژمن هاتکە پلامارتان بە کچەکانتان بواتە ناوە خەڵوەتەکان هاتکە تەجاوز و تەعەدا بکا بە ژنەکانتان هاتکە لاشەکانە ئێوە بدڕێت و ئێوە بکا بە کۆیلە ئەگەر کوڕن ئەگەر پیاگەن ڕۆژت تەنگانەس یاڵڵا تۆ گەرەکتە خەتا بەوانەدا بێژم دنیا فرە قەشەنگە ئەمریکا کۆمەکمان ئەکا خەڵکینە ئاو لە دڵتان تەکان نەخوا تۆ گەرەکتە من وا قسەکەم نەخێر ڕۆژ لە من تەنگانەتر ناوێت چۆن قسە بکەم فەرماندەیە چۆن قسە ئەکا بەرامبەر بە سەربازەکانی ڕاهبەری ئێشێ بەرامبەر بە خەڵکەکەی خۆی چۆن قسە بکات شەڕ مختدا سەد و دەوڵەتی ئێرانی بە ئیدئۆلۆژیەکەی ئاخەکەن من بە باوەڕی من کاک پەیمان بە شێوازێکی نسبی و سەیری قەزیەکات وایین لەو حەدە تا حەدێکی ئەوە ڕۆمانسی و شتێکی هێن و عەجیب و غەریب ئێمە لە دەورانی نازانم ئەو ئینانەی لە خوێندنەوەی ئێوە ئیمڕۆیی بێ بۆ قەزیەکە ئەو ڕسوشە ئەو ئەمرازە وەها لە بەردەستا خۆمان نەمانوت کە لەشکرە مەلایکە داوەزیت ئێژین مختدا سەدر هێزە توانی بوو کە پارلەمانی عێراق بوەسێ بە گەردەن کوڵفتیش ئێژێ نایڵم یەک نەفری تر بێتۆ ناوی پرۆسی سیاسی عێراق دەیتۆ بەڵێژم کاورا شێتە یاهێزە کاک پەیمان کابرا ئەڕێ تۆ سیرکە بیر و باوەڕێکی ئیدئۆلۆژی ئاینی دینی لەسەر ئەو خەڵکە کۆیلا زاڵە کە تۆ ئەزانم وەکو ئینسانێ لە بنەڕەش ئەیانێ تۆ مخالفیە وەلێ بۆ ڕۆژی نین پێویستە بەو شتە بەو هێزە خۆزگا ئێمەش مانتوانەیە دەروێشێکی وامان هەبووە ئیسە جێپێمان جیاواز و قسەکەت ڕاستە بەڵام خەڵکی کورد نەتەوەی کورد ئێمە ناتوانین ئەمە حەقیقەتێکە ئێمە ناتوانین کابرا هەساوە هاتۆتە ناو شەقامەکە لەبەر گەرمای 45 دەرەجەی بەغا 6 سەعات لەوێ ڕاوەستاوە تۆجە فەرمووی یا خومینی وەختێ فکری بیری جەهادی هەبوو خەڵکی هینە کرد نسبەت تایبەت بە نسبەت بە ئێمە بە قەزیەی کورد بە هەزاران ئینسان ئەڕژانن سەر شەقامەکان تۆجە فەرمووی ئەمە حەقیقەتێکە بەڵام ئایا نەتەوەکەی جەنابەت نەتەوەکە خەڵکەکەی ئێمە ئەتوانین خۆزگا ئێمەش من ناڵێم خۆزگا ئێمەش شتێکی ئاوامان هەبووە نیمانە کاکەوە نییە من خەریکم یەکەم تۆ بەرە پێگری نایڵی من بەرگریتم نەکردیە کاک پەیمان منێ ئەڵێم بەرمان پێگری کاکە من خەریکم من بەرت پێ ناگرم کاک پەیمان من ئارەزوو من ئاماڵ من هەموو ژیانم لەو ڕێگا لە پێناوی ئەو ڕێگاینکە تا بۆ ڕەحمە لە دایک و باوکە دەیوە کوردی ئایان و قسەی خاسە زانیبی کە قسەی خراو کاکە خۆ تۆ شەکل لەوە نییە خۆ شەکم لەوە نییە چی کە خائنوم بە مەردەمم خۆ خائن نییەم بە مەردەمم نا من بە حیاتم نەموتوێت لەوە ترسی شکست بخۆم با شکست بخۆم کاکە مەبەستی من ئەوە نییە مەبەستی من ئەوەیە داوای لێبوردنەکەم ئێمە زۆر جار خۆ بەعزە جارێ بەڵێ تۆ نیەتت یا ئەوە ئامانجی جەنابەت شتێکی زۆر باشوی بەڵام دروستکردنی بەعزە تەوەهوماتێکیش ئەتوانێ هەڵە بێ کاک پەیمان تەوەهومە ئەرتەشە کورد نەدەم بە کورد دێخ کوردینە بوومە قوڕوانتان کێ پاسپۆرتی هەست ئامادەوێ سەفەرێکی تورکیە بۆ خۆی هەڵبژێرێ کێ پارە و پولی هەست پارەکانی بواتە دەرەوەی وڵات تکاتان لە یەکەم ئێمە هیچ غەڵەتی ناکەین هیچی نیەین هەرکە لەولاوە بێت ئەمەرخوات عەدامان لێکا کێ کچی زەریفی هەست با کچەکەی بەهێنێتە دەرەوە کاک پەیمان بڕوات هەبێ ئەمە خۆزگا هەر لە ئەوە ڕۆ ئەمە هەدەپی زۆر کاتی خۆی بەلەوە هەرم ڕفراندومە بکرێ ئێمە خۆمان هەر لەم وڵاتی سوێدە و دەستمان پێ کرد ئەوە بەداخەوە جەلال تاڵەبانی ئەیبرد 3 ملیۆن ئیمزای کۆ کردووەتە و خەریکی ئیسفادەیەکی مەقتەعی لە قەزیەکە ئەکرد و ئەمە هێزی خۆی ڕێکخراوەکەی خۆی نیشان بدا تۆجە فەرمووی ئەمە حەقیقەتێکە من لەسەر ئەو مەسائلەنان پس
یەک زۆر گرنگە ئەوە زۆر ڕاستە من لەسەر ئەو قەناعەتم خۆزگە ئێمە ئەرتەشێکی نەتەوەی منتەقەی خۆمان هەبووە ئیمڕۆ ئیتر جیاوازە حیزب و ڕێکخرا و لە خۆزگە گەڕین لە خۆزگە گەڕین چی باعث بوو ئەو ئیتمینانە لە دەرونی تۆدا دروست بێ کە ئەم کوردە کۆ نابێتەوە لە دەوری یەکڕەوایەت ئەم کوردە ئامادە نییە ئەوەی کە مقتەدا بە خەڵکی عێراقی دەکات ئەم کوردە ئامادە نیە ئەوە بۆ ڕەهبەری خۆی بکات چی باعث بۆ کامە تەجروبەی تاریخی تۆ کامە ڕەهبەری تاریخیت هەبوو هات و خەتابەی دا و داوای دروستکردنی ئەرتەشی ملی بۆ کورد کرد و کورد نەچۆ پشتی لەکوێ ئەمە دروست بووە خەڵک ئامادە نەبوو بیکە وەختی تۆ تەجروبەیەکی تاریخی نییە بۆ دەچیتە پشتی ئەو تەوەهمەی کە خەڵک بە شۆن قاسملو نەکەوت خەڵک بە شۆن تاڵەبانی نەکەوت خەڵک بە شۆن مەسەلەن کۆمەڵەن نەکەوت ئێمە دەبێت ئەوانە لەکوێ ئامادە بوون هێزی ملی دروستکردن ئەوانە کەم هێزی ملی بوون کەی ڕاهبەری ملی بوون کەی خۆیان لە قوارەی ڕاهبەرێکی ملیدا بینی کەی ئەوان توانیان لە قوارەی مقتەدا سەدرێک کە جەنابەت پێت ئەحمەقە پێت دواکەوتووە پێت کابرایەکی قڕونی وەستاییە کابرایەکی عەقڵ بۆگەنە کەی توانیان لە قوارەی ئەودا دەربکەون ئێستا تو ئەو خەتابەی مقتەدا سەدر جۆ بدەیە تەواوی خەتابەکانی تاریخی ڕاهبەرانی بەناو کورد بێنە مقایسەی بکە بزانە کامیان دەگاتە قۆنەرەکەی مقتەدا سەدر کامیان دەگا واقعا کامیان دەگا کاکتەها ئەوەی کە ڕێکخراوی ڕۆڵی ڕێکخراوی کوردی بەداخەوە چی بووە لە تەفکیکردنی قوا و پتەنسیەلی کوردی ئەوە هیچ کەس من حاضر نیم بە هیچ عنوان بێم لەوە حاشا بکەم ئەوە حەقیقەتێکە تاریخی ڕۆڵی هێزی کوردی دابەشکردنی ڕێکخراوی کوردی دابەشکردنی هێزی کوردی بووە تۆژە فەرمووی ئەمە حەقیقەتێکە ئەمە ڕۆڵی ئەو حیزب و ڕێکخراوانە بووە بە حەیاتیشیان بەرژەوەندی خەڵک گرنگ نەبووە ئەوە ئێمە ئاکامەکەیشماندی ئەو نەتەوە گرنگ نەبووە بەلایەن بەڵکو هەوڵجار ئێمە دیمان پۆتەنسیەلێکی زۆر لە بەتایبەت لە باکوورە لە ئاخرە و ئەو کانالیزەکردنی ئەو پۆتەنسیەلە عەزیمە کەوتە دەستمیت ئەو هێزە عەزیمە کەوتە دەستمیت من بە حەیاتم لەبیرم ناچێت ساڵی 89 بڕواتان هەبێ لە وڵاتانی ئوروپا لەسەر سندۆقی پۆست لە هەر کوێ ئێمە ئەماندی ڕێکخرا ئەو ڕێکخراوە خۆی نیشانەدا ئەماندی شعارەکانی مانەدی ناسراوترین لە ئاخرە و چی پێ هات ئاکامەکەی بوو بە چی وەکو شتێ هەر لە ڕۆژی ئەوەڵە و هەدەفمەندانە بڕیاریان دابوو ئەم پۆتەنسیەلە بە چی شێوازێ کانالیزە بکرێت و بچێتی گیفانی چێ و ئیم ئەو بەڵایانە بەسەری ئێمە هاورد بە 25 ملیۆن نفوسە و چیان بەسەر ئێمە هاورد من ناڵێم بەداخەوە هەموو حیزب ڕێکخرا وەلێ ئەمانە لە ئەساسان من با وەکو خەیانەتکار سەیریان ناکەم من وەختێ باسی حتا تا دوێنێک برای خۆشەویستم من لە سنج نابوومە من لە شاخەب لە هەموو شوێنەکە پس وەختێ من سەیری ئەو ئینە من حتا سەیری ئەو هێزە سەرکوتگەرەی خۆم وا بەشێکە لەو هێزەی سەرکوتگەرەی جمهوری ئیسلامی من وەکو ئەوەکو پۆتەنسیەل کاکە عەتا مەشهوورترین شتێک وا لە ئەدەبیاتە پێناسەی خیانەت ئەکا نەمایشنامە و شانۆگەری ئۆتۆلۆی شکسپیەرە بەڵێ دەزدەمۆنا ئەکوژرێ بەدەسە ئۆتۆلۆ بەڵێ بەچی بەوەی کە خیانەتە جنسی بێکردەگە ئۆکەی تۆ ئیشە پێناسەی کە بۆ خیانەت بوێ جەماعەتێ قەبارە بچووکی دروستکراو وا دائیمەن نەهامەتی تێرن خەڵکە ئێمە بچووک ئەکەن و خەڵکە ئێمە بێدەسەڵات و قێزەون و هاڕیاک ئەکەن تۆ ئیژی خیانەت نییە تۆ بەچی ئێژی خیانەت وا دەزدەمۆنا چوو بوو بەس لەبەر کابرایەکە کەوتبووە دەمەتەقە ئۆتۆلی و کوشتی کاکریان ئێمە یا لە هەنێ چت تێ ناگەین یا چۆن کابرا دروستی ئەکەن خۆی ئەکا بە ڕەهبەرە کورد ئەبێتە هۆی ماڵوێرانی و کاولکاری و نابوودی کورد لە دەرونی کورد و شکست خۆ بچووک بین تەحقیر مەراق کۆ ئەبێتۆ و هەمووی کورد خۆی چکۆلە ئەبینێت
دوای ئەم هەموو شکستە ئەمە کێ کردی بە ئینسانی خیانەت چی لەسەر ڕۆحی ئینسانداهێنێت تۆ بە چی ئێژی خیانەت کاکە گیان ئەمە ئەم جۆرە قسەکردنە ئیجازە بە ئێمە ئامادە نین لە لەشێکی سەرەتانیە ئەم قودەی سەرەتانی شێرپەنجە دەربیرین هەر ئێژین نەوەڵا بەشێکە لە لەشمان کاکە بەشێکە لە لەشمان وەلی سەرەتانیە خەریکە لەشەکە ئەو کوژێشی دەری بیریت کاکگیان من لەگەڵ ئەم خوێندنەوە نیم ئێوە دائیمەن دڵتان ها بەلایانۆ ناتوانن دڵیان لێ بکەنن کاکە کابرا بە چ زوانێ خیانەتی لێ بکە هەر ئەوە ماگە فیشەکەکە بنین بەناو چاوت و کوڕتانەدا دڵمان نییە هەڵاتکە بە ناوی ئێوە هەزار دانەکاری نەنگانە و سەرشۆڕانە ئەکا تۆ ڕێژی ئەمانە هەن کاکە خۆی من نەمانوتکەنیەن ئێژین خائینن من یەک شتێک پێ بێژم و تەواوی کەم ئەم بابەتە تەواوکەم خوێندنەوەکەی ئێمە دروسە بە قەوڵی حەیران عەلی شاوتی هەرچی من ماوە چوون ختمە کەلامن ئەمە ئەوێنین و بۆ منیش هیچ قەشەنگ نییە دوای ئەوەی کەم اتفاقە کەوت بێن بێژم کاعەتا دوو لە جەنابە خوارد کاک ئەتا من ڕۆژەکەی کەرکووک وەختی ڕیفراندۆمەکە و شانوی ڕیفراندۆمەکە لە فەیسبووکەکەمان نووسام کەرکووک فت دەی لێو دوا ئەوانەی وا ئەنتەریاتیان ئەکرد و هەڵیان ئەخست و لە ڕیفراندۆم بازی و لە شانۆگەریەکەی کەرکووکا بوون وەکو ئەنتەر بەبەر تەلەڤیزیۆنەکەی ڕوودا و ئەهاتن و ئەچوون لێو دوا ماس بوو بە دەورە دەمیان و دیار نەفسی ڕەفراندۆم غەڵەتە بە باوەڕی تۆ من کارەکەم نییە لەلایەن کێشەی ئیعلامە دەوڵەتکردن ڕیفراندۆمی نیە ئیعلامی ئەکەی وەختی مردمێ وا لە پشتا وەختی تۆ ئیرادەی خەڵکی بخەسێنی و بێژی بە موەسسات و یاسای نێودەوڵەتی ئەیکەم تۆ خەریکی فشە ئەکەی بەخۆت و بە مردمەکەت مردمێک کە بڕیاری داوێت سەر بەخۆوی فەڵک نایواتە دواوە کاک پەیمان یەک پرسیارم لە جەنابەت هەیە دەوری چەپی ئێرانی تو لەگەڵ ئەدەبیاتی حزبی تودەی ئێران و بەتایبەت ئیحسانی تەبەریە تا ڕادەی ئاشناییت هەیە وانە؟ بەڵێ تا ڕادەیە نەما قەتە بوو بەخۆ ئۆکەی بەڵێ کاکسەها دەنگی هەرچکتان بۆ من کەس هات و میدوارم بۆ خەڵک کەس نەهاتوێت من زەهرم باشە ئەوەی ئارگیومنتێکی ئەز ئابجێکشنی گەدا لە بەرامبەر ئێمە بابێتە سەر و بێژی واسە کەسێکی تر داوای کرد ڕەوەند شەدەڵە من گرتن بەڵام چوار لایڤینەیە گرت نەیدا نازانم ڕەوەند شەدەڵە کێزگەرەکی بوو بێت جمێنمان پێ بدات ئەی ناسین ڕسمی ئەسپێکی دا نابوو قەیناکە ئێمە گەرەکمانە لەم تەهدیدە هێزە خەڵکی بێتەکایەوە ئیتر کاورا ئەوەنە نادروست بوو هاتە ناوە ئەم دیبەیتەوە لە ساحەی مردمە بێتەربیەتی کرد هەچێکمان پێ ناکری وەلی هەر کەسێکی تر ئەبجێکشنێکی هێزەتوانێت بێ بەشداری کات کەسێکی تری جاوای کرد نەمتوانی هەڵیگرێت ئەگەر ضرور دەزانی با من دای بخەم ئەوە هات داوای لێبوردنەکەم باتری تەواو بوو من فقط یەک چت ئیتر کاتان ناگرم زۆر سپاسانەکەم بۆ دەرفەتەواداتان بە من یەک شتێکم کاک پەیمان بۆ ئیشارەم کرد بە چەپێرە بڕۆ جەنابەت باش پێم وایە زۆر جوان نزانی خونە سیاوش و حوسەین و هەموو ئەم شتانە ئەزانی باشتریش لە شاید لە من بزانی و ئەمانە تو تەمسەیری ئەدەبیاتی چەپی ئێرانی قەزیەی کاتی خۆی تەبەری هەڵەگەڕاوە ئەویت کۆمونیستای شیعەیەمە زۆر شتێکی جوان بوو مەسەل کۆمونیست وەکو بێژی کولتور یا نەریتێکی تایبەتی نییە بەڵکو ئەو نەریت و کولتورەوە هینە و خەڵکەیە ئەوە وەرەگرێت و ئەمانە چەپی ئێمە بەعام و زۆر ئەمە تەسیری هەبووە بە تایبەت لە دروستکردنی حزبێ جەریانێکی وەکو حزبی دموکراتیشی مە لە نافی یا لە ناخی چەپی ئێرانی و زۆربەی ئەو حزب ڕێکخراوانەوە ئێمەمان لەدایک بوونە مەسئلەی حەقیقەتەن
خوێنی سیاوش و حوسەین نازانم مەزڵوم نەمایی و ئەوە جەنابەتی شار من لە ناخی ئەو نەتەوە لەدایک نەبوونە حیزب و ڕێکخراوی ئەمە حەقیقەتێکە ئەمانە میراتگیری بەشێ لەو کولتورەنەوە زاڵ بووە لەسەر ئەو شیعەوە 1400 ساڵ 1000 ساڵە خەریکە بۆ ئیمامی حوسەین ئەگیرێ ڕەنگدانەوەی ئەوە لە بیر و باوەڕ و هەموو مەسلەی مەزڵومایی کاتی خۆی هەرو جەماعەتە مجاهدە هەر لەو لەندەنە ئینگلیساوە جەنابەت ئەژی من لە حیاتم لە بیرم ناچێت سەیرم کرد 1000 دانە ڕەسمیان هەڵوەستووە ئێمە چوون دەرفەتێ پێش هات چوون بۆ ئێوە سەیرمان کرد کابرایکی ئینگلیسی وتی باشە ئێوە ئەماشتان چییە ئێوە خەریکن لەم مەزڵوم نماییە گەرەکتانە مەبەسەکەتان بڵێن ئێمە شەمان ئەزانین ئێوە چەندێکتان کوژراوە چەندێکتان لەبین چۆ چی بووە و چی نەبووە من زۆر لەگەڵ ئەو ئەدەبیاتی جەنابەت هەم کە باس ئەوە ئەەکەی وەختێ تۆ خۆت تەسلیمەکەیت و وەختێ تۆ خۆت بۆ ئەدەبیاتە تیتە مەیدان تۆوە خۆت جارێ تەسلیم کردووە تو بە شێوازێکی تەعەڕۆزیە شەبیتە مەیدان ئیمڕۆ ئێمە لە ئازەربایجانە خەریکین ئەپارڕینەوە ئەلاڵینەوە تۆژە فەرمی ئەو خەریکە بە شێوازێکی تێکەت تێتە مەیدان ئێمە ئیمڕۆ چیاڵین بەتایبەت لە مقابلی ئەم پانتورکی سێلاوە زۆر فعالن ئیسە لە کلاب هاوس و شوێنەکانی دیکە یا لەسەر قەزیەی کەرکووک ئێمە بە شەرمە و سەیر جەنابەت سەیری کە من کوڕێکم هەیە 25 ساڵیە ئەو بەو شێوازە دیالۆگ ناکە وەختێ لەگەڵ یانە قسەکە بەو شێوازە وا من بە شەرمە و دیالۆگ مەکرد یا قسەمە کرد یا دڵی کابرانێشم بەو شێوازە دیالۆگ ناکە ئەو خۆی وەکو کەسێک وەکو کوردێک ئەبێنێ لە مەقابڵ یا تێتم مەیدان و لەگەڵ یا قسان دەکات ئەو قسە وا جەنابەت ئەەکەی کامەڵەن من لەگەڵین بەس وەختێ تۆ ڕخنە ئەگری ئێژی بەون بەڵێ لە ئەدەبیاتی سیا ڕنگدانەوەی لە ئەدەبیاتی سێ لە بۆ چوونیانە حتى لا ئەساسنامەکەیشانە ئەمە کو دیاردەیە وەختی تو جەنابەت ئەیبینی لە تەلەڤیزیۆنە کابرا خۆی کردووەتە هێمای نەتەوەیە کابرایە تەواو ژیانی بە قەوڵی خۆی خەباتی کردووە تێت لە ناو شورای گوزەرە خەریکە لەگەڵ کابرایەکی فاشلە مەحفەدێکە چایخانەی قاوەخانەی دانیشتووە هەڵەگەڕێتەوە پێڵێ خەریکە ئەو سەقفی داخواستەکانی تو دیارەکە بۆ جەنابەت ئەو شەڕژە بەڵێ سەری داخە ئێمە بەڵێ ئەو قسانەی جەنابەت من لەو حەدا لەگەڵ هەموو ئەو قسانە هەم بەڵام ئەوە کە من بێم چۆن بڵێم من ئەو بەدەنەی ئەو کاکە تو گەرەکت و بێ و گەرەکت دەبێت کاتی شۆڕشی ئێران هەموو ئەو حیزب و ڕێکخراوە هەمووی پڕد و ئۆتۆبوس نەبوون وەختێ هاتنە و بوونە ساحەبی جەماوەر مەبەستی من ئەوەیە بەدەنەیەکی زۆر عەزی پۆتەنسیەلێکی گەورە هەر هەیە لە ئارە مەبەستی من ئەوەیە ڕەهبەریەتی گەرەکە بەڵێ بەڵام بە ڕەهبەریەت ئەوەسە لە پێچێکی حەساسی مێژوویە بتوانێت ڕێگەی دروست بخاتە بەرپێ و خەڵکە و تا ئەم دەقیقە ئێمە دروستترین ڕێگەمان هەڵبژاردگە و ئایندەیش نیشانی ئەدات هەر ڕەهبەریەتە ئێمە ئەم مەردمە ئەگەیەنێتی جێگەیەک بزانە کاک عەتا من لە ئینکارە فرەیەک لەم مەردما بووگم و هەر ئێمە ڕاستمان کرد یەک لە دوای یەک سابتمان کرد ئێمە ڕازەکە نێزانی بوو چون ئێمە لە کونە زامەکانمانەوە هاتکینە سەر دەرەوە چون ئێمە تەکە خۆمانە درۆ ناکەین چون ئێمە خۆمان هەر بە مەردم پێناسە کردگە و هەر بە مەردم قسە ئەکەین مقتدا سەدر ئێژەی یا ئەیها الشعب العێراق الحەبیب يعني ئەو ڕەهبەرە و قدرەتی هەز و وەزنی هەز وەلێ ئێمە وەختی قسە ئەکەین وەکو ڕەهبەری نایکەین وەکو تاکێکی خەڵک ئەیکەین باشە بەرپەشدانەوەی جەنابەت بۆ ئەو پلانە و مقتدا سەدر تو وەکو خەتەرێکی زۆر جددیتر ئاکامی قسەکانت بۆ من خوێندنەوەی من لەسەر قسەکانی جەنابەت ئەوەیە کە مقتدا سەدر خەتەرێکە زۆر جددی من وەکو خەتەرێکی وەکو لە قیاساکە سەیری بکەیت لە ئاستی خومینیە ئەیبینم نە مالێکی و کێو ئەمانە تەوەجە فەرمی باشە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەو بارودۆخە چییە وەختێ تۆ ئەو جێپێ من کاکە ئۆکەی من عەرزم کردی مقتدا سەدر هەم قدرەتی هەست و هەم ئەتوانێت خۆی تەحمیل بکات و هەم ئەتوانێت سیاسەتەکانی بواتە بەرەوە ئەمە یعنی ئەمەی کە
تەنیا دەستاوەردێک کە ئەمانە ئیعلامیانە کرد بوو گمانەوە دەستکەوت یاسای عێراق فەدراڵ موقتەدا سەدر ئەم یاسا ئەگۆڕێتوە لە بینیشی ئەوات. ئۆکەی خوێندنەوەی من ئەمەسە ئێمە ئامادەی خۆمان بکەین کە بتوانین لە بەرامبەر موقتەدا سەدرا بوێسین. لە بەرامبەر موقتەدا سەدر فقط ئەسلحە نییە بەتەنهایی، لە بەرامبەر موقتەدا سەدر ئیدە ئەوێسیت، لە مقابڵ دەوڵەتە ئێرانیە ئیدە ئەوێسیت. یعنی ئێمە ئەوەڵ دەفعە قەڵەچۆیان ئەکەین بە ئیدە و پاشان ئەوەی لە مەیدانیان شەڕە موقتەدا سەدر بە من ئەکرێ لە بە هیچ تاکێکی تر. من فعلا خەریکم لەبارەی موقتەدا سەدر قسەکەم تا تو بفەهمی موقتەدا سەدر ڕەجولێکی سیاسیە لەگەڵ ما بەقیە فەرقەکە، وەزنیشی فەرقەکە و تەهدیدە جدیەکە. من هەنووز نەچووگمە سەر ساحەی شەڕەتەکە موقتەدا سەدرە. جا بڕۆینە ساحەی موقتەدا سەدر، ئەو جار من جەهانەکە قوتبی ئەەکەم و لە بەرامبەریە. ئەو جا من دائنیشم لە بەرامبەرە ئیدەیەکە کە ئەو مەترەحیەکە تڕۆی ئەەکەم. من مردم خوەم و بێ ئیدە ناهەنێرمە مەیدانە موقتەدا سەدر کە شکەست خواو بگەڕێتە دواوە. کاکە گیان من بەر لەوەی بێم ئیدەی جەنابەت بە چیەکەی بە ئەبزاری نەرم ئەبزار مردمە کاکە من دەوڵەتە بەعسی عێراقی لەکوێ بێنم وەکو قاسمی و کۆمەڵە پۆ ئەسلحەم پێ ئەفەرمایشەکەی کاکە منەم خەڵکە هەموو ئیمکاناتێکی هەست، پوری هەست، چەکی هەست، ئەسلحەی هەست، سەربازی هەست. دێ بلەخەرەیەش ئەم ڕۆژە ئەم مردمە ڕۆژێ بێرێکی چۆن بێنمی شەڕی ئیدە خروجەکەی ئەبێ بەچی؟ یعنی شەڕی ئیدەی جەنابەت باشە تۆ تیت لەسەر لە کۆمەڕەشەڕی ئیدە نیروی مادیت بۆ دروست ئەکا ئاغاگیان. تۆ قدرەتە ئیدە کە نیشان ئەدەی ئەوەڵەن شکست بە بەرامبەرەکەت تێری، بەرامبەرەکەت پێی وان نییە کە ئەو حەقەوە تۆ باتڵی. هەرواکە ئیمڕۆ دەوڵەتە ئێرانی زاتی نییە نزیکە یارانە ئێمە بێتەوە، چون ئەگەر نزیکیان بێتەوە ئیشێ بێژێ چ کارەن، چ باوەڕێکیان هەست، چۆن فکرەکەنەوە و نەغدی کاتەوە باتڵی کاتۆ تا خوێنیان مباحکە. کاکی گیان من دێر وەختە کاکە ئەتا لایف دیبیتەکەمان دێر وەخت بوو بەیانی دووبارە بەردەوامی یەکەین و ئەگەر ئیجازە بدەن فەرمایشتانی فەرمایشتانەوە ئێمە خواحافیزی بکەین فرە دێ خواحافیزتان. زۆر سپاس. من زۆر سپاس. سەر چاو کاکتاگیان کارەکە کەوتە دوا بابی خێنە ڕۆژێکی تر. دەست خۆش بێ، دەست خۆش بێ ئیدامەیە دین سپێنە با لەوە زیاتر درێژ نەبێتەوە. شەوێکی خۆش بە زەنان تۆم یاران.